بەڕێزان بەخێر بێن دیارە وەکو ناوەندی زانین پێمان خۆش بوو جموجۆڵێکی سەقافی لە شارەکەی خورما و ناوچەکەدا دەست پێ بکەین. برادەران هەمویان پێیان باش بوو کە دەستپێکی کارەکانمان بە زنجیرە کۆڕێک کرد لەلایەن ئەو کەسایەتی نووسەر و ڕۆشنبیرانەی کە لە ناوچەکەدا هەن. بۆیە وەکو یەکەم کەس بەڕێز مامۆستای داهێنەرەکەمان هەڵبژار کە ماوەی چەند ساڵێکە لە بواری ڕۆشنبیریە جێگەدەستی دیارە و نووسەر و لێکۆڵەرێکی باشە لە بواری فکری ئیسلامی و لە بواری مێژوو لە بواری ئەدەبیشدا کە بە زمانی هەورامی دوو ڕۆمانی هەیە جێگەیەکی باشیان دەکوە لە ناو کتێبخانەی ئەدەبی هەوراماندا. بابەتەکە ئەمڕۆی دیارە لەسەر کورد و ممارەسەی سیاسیە. بەڕێزیان بەپێی تیۆرێک کە تیۆری جەبرگەرای سپینۆزایە لێکدانەوە بۆ ئەم قەزیەیەکە. بۆی من زیاتر درێژی نەکەمەوە خۆی بچێتە ناو بابەتەکە چونکە بابەتێکی زۆر ئاڵۆزە. خۆی قەزیەی کورد قەزیەیەکی زۆر ئاڵۆزە، هەم وەک مێژوو، هەم وەک سیاست، هەم وەک فەلسەفەی مێژوو. بۆیە داوارە بەڕێزیانەکەم بە بفەرمێ خۆی زیاتر لەسەر بابەتەکە قسە بکات. بناخبوي على الدستور حقه كامل. عارف شو هذا تكلش كده. والله أنا قالك ما أعرف فاسك كرمي. يوي وجنابي تاكرو وسباسو أمادة تاكرو وأروح سباس بير رخراو زانيني كإيهنجام زريف ومكينشن نيانا كجوريو روشنجري وروشنجري فكري وزو وكارج ناوچەکەنە تەمام کورماڵ وەشبەختانە ناوەندێەوە ڕۆشنگەری جوانە لە کوردستانە چەند نمونێوە زەریفی و پەنەکەوتیانێ کە مایە شانازینی پێ گرد و کوردستانی بە شێوە گشتی و پێ ئێمە هێورانی بە شێوەوە تایبەتی زانینی ڕەنگە یۆ بۆ چاچێوا کە مایە دەوەشین کە کورماڵە نەردیان بۆ چالاکیژان و بە تایبەت بابەت و ڤیدیۆکەی دکتۆر عرفانی یادش بەخێر و ئەمە دەوارن بە نەفەسێوە تازێوە درێت تاو جەنابتا و ئێمە چند مەقەمەکردی و هاوکاری بینی درێژە دەمێ پاڕەوتە جوان و زەریفەیەکە واڵتەر کردنتا و ئینشاڵڵا جا ئایندەچەنە بەرهەم و شوێنەواری وەشتەر بینێجە هەم ڕێکرا و زانینی هەم چالاکیەکە تێنی پێی نمونەی تیپ و کاراتی کە مستەوا و گرد و گیانینە نەک تەنیا کوردستانە پەنجەش پێ درێژکردی و ئینایەکی دڵوەشینە نەوێ شمەنێ و براوواڵا و شمەنی ئینشاڵڵا چنان نمونێتەرێ جوانتەرێ و زەریفتەرێ و مەکینتەرێش ماڵا منیش بە شەرەفش زانم کە بەشێک گولانە ناچی بزافە چالاکی و ڕۆشنبیریە کەچی مەنتقە ناهەن بۆ سپاس و ڕێکخرا و زانینیش کرد و کە یەکەم کەس من شاوەرچنیا وربێز و پێی هەنگامێ و دەستپێک و چالاکیەکە جەنابیتە بە منکردەوە منیچ وەشبەختانە بابەتێ وەرچنیان کە واڵتەر دوو یەریاگەنە پێشکەش کردیان گروپی وەتساپینە کە کۆمەڵێ سەرکردی سیاسی و ڕەمزێ و هێمێ ڕۆشنبیری و فکریە و ئەکادیمی کوردستانی بەشداری لەدرێژەنە نزیک و 30 کەسانی بابەتەکە یەکەم جار چاگە پێشکەشم کردن و دووەم جار ناوەند و چاودێرینە هۆڵ و شەهید ئازاد هەورانی سلێمانی کە چاکەی ژمارەوە بەرچاو ئەکادیمی و سیاسی و ڕۆشنویری سلێمانی ئامادەبینی بابەتەکە مناقەشە کردیان ئینە یارم جارم بابەتێت پێشکەش بە جنابی تاکردن بینا سەروانەی کە بابەتەکە ئەسڵەن بە سۆرانی نوویستنم ڕەنگە فرە حاڵەتەکان هەم وەروانەیە کە تا و بابەتەکەی وانوە بە سۆرانی پێشکەش کرد و هەم احترامم پێیانێ کە ڕێکخرا و زانینی بابەتەکەی تۆمار کرد و پێسەوەش بەیانش کرد مامۆستا ئاراس پلاتفۆرمەکە ناوەند و زانینە بڵاو بۆ وەروانەی وینەرەکەش سادەش تەنەکەرا و هەروەها جەنابیشتا ئاشنێن بە هەم سۆرانی هەم هەورانی تێکەڵشکردن من مەسەر و ئەسڵ و بابەتەکەی کورد و سیاسەتکردن کورد و ممارەسەی سیاسی نەعنوان و بابەتەکەی بابەتەکە دەستپێکێ و چوار بەشە و خاتیمێەوە پێگامان
من هەوڵم وەرانێکە وەختەکە چنی بابەتەکەی گونجی و کەمتر شەرحەکرد و ئانەکە نووسنم وزوش خزمەت و جەنابیتە واروها پرسیار و مناقەشە و تاوتوێ بابەتەکەی مازۆفی جەنابیتە ئەمێدەوارە جەنابیشتا بەشداریە عالتە بۆ چونکە بابەتەکە کۆنکرێتی نییە من تەرحەوەکەرونە و هیچ مناقەشەوە وەرنەگەڕن ڕەنگە فرەترین مناقەشە و لێدوان وەڕێی پێچەوانش دروستی بە پسە کاتەری چنێ پێچەوانە دروست بیان وەڕەنگە سوء التفاهمی بۆ مەسەن کابرا غەڵەت دیاوانە پەیامەکە من وەرانەی جەنەتیجە و گفتوگۆکانە ئینشاڵڵا ڕۆشنشکردنەوە پاڵنەری سەرەکی بۆ بە دوواداچوون و ئامادەکردنی ئەم بابەتە ئەوەیە کە خاکی کوردستان بە حکمی ئەو نەخشە سیاسیە کە لە دوای جەنگە جیهانیەکانەوە بەتابەت دوای جەنگی جیهانی یەکەم داڕێژراوە دابەشە لەسەر سنووری چەند وڵاتێکدا کە ئەو وڵاتانە کوردیان بەسەرا دابش کراوە ڕێژەی دابشکردنەکە بە شێوازێکە کە ئەو ڕێژە لە کورد کەوتووەتە هەر وڵاتێکەوە نەتوانێت ڕۆژێ لە ڕۆژان بە حکمی زۆرینە ببێتە قسە ڕۆیشتوو لە وڵاتە بۆ نمونە لە ئێرانە ڕاستە ڕێژەیەکی زۆر لە کورد هەن بەڵام بە بەراورد لەگەڵ ڕێژەی سەرانسەری ئێرانە کورد هەر کەمینەیە وەروە لە تورکیا ڕاستە زۆرینەی کوردەکان ئەکەونە سنووری تورکیاوە بەڵام بە بەراورد بە هەموو تورکیا کوردەکانی تورکیا هەر کەمینەن وەروە سووریا و عێراقیش دابشکردنەکە بە شێوە ڕێژەیەکە کە نەک بە شەڕ و شۆڕش بەڵکو ئەگەر لە خەباتی مەدەنی و سیاسیشدا سەرکەوتوو بین لە سایەی دیموکراسیەت و سندوقەکانی دەنگدانیشەوە هێشتا هەر ناتوانێت ببینە زۆرینە و دەسەڵات لەو وڵاتانەدا بگرینە دەست ئەمە چ جای ئەو لێکەوتانەی کە بەهۆی شۆڕش و جەنگ و هەڵگەڕانەوە و ناڕەزایەتیەکانەوە هێناومانن بەسەر خۆماندا یعنی ئەگەر حاڵەتەکەی ئاسایی بوو ئێمە نە بە ئینتیخابات نە بە جەنگ و شۆڕش مەتاومێ نزیکی دەسەڵاتی گرمێ یا دەسەڵات گێرمێ دەست چ جای ئانەیە کە ڕسم و کوردیچی وڵاتانە ناشرین کریان ئەشۆم کورد هەوڵی بۆ ڕسم و وێژ جارەتر ئاسایی کێرەوە لا ئەگەلاوە بسە تورکی و عەرەبی و فارسی ئیسە متمانەمە جەدەستێنێ ینی هەر لاو هەر کامیشەوە باس کردی کورد پێسە کەسێەوە ئاژاوە گێڕی دریان قەڵم این ڕسم و وێنایە چنین ڕاستکردی و کە کوردیچ مرۆڤێەوە ئاساین هاوڵاتیەوە ئاساین من چنین مەسەلەن عەرەبێەوە بەشداراتی عێراقەنە منیش بە حکومانێک کە دابەشە نامل و وڵاتەکەیرە هاوڵاتیەوە ئی وڵاتینە ئەشۆم بەشدار بوو لێ وڵاتەکەیە هەم پێسە ئەرکی هەم پێسە مافی بۆ ئامادەکردنی ئەم بابەتە سوودم لە دوو بواری فەلسەفە و بواری دەروونشیکاری وەرگرتووە تا بواری سێمیان پێ بخوێنمەوە کە واقعی ئێستای کۆمەڵگەی کوردەواریە سوود وەرگرتن لە دیدگایەکی فەلسەفی و هەروەها لە شیکاری دەروونناسی بۆ ئەوەی واقعی خۆمانی پێ بخوێنینەوە هەروەها پێویستە بڵێم ئەم بابەتە هەرچی بێت دوجار پێداچوونەوە و مراجعەیەکی خاکەڕایانێ زیاتر نییە وەکو لە پێشەوە عەرزمکردن بابەتێکی کۆنکرێتی نییە من تەرحەک یا پرۆژەیەکی سیاسی بێ ئامادەکرابێت و جێبەجێکردنی پێویست بێ نە تەرحێکە بۆ چوونێکە دیدگایەکە ئەخرێتە ڕوو ئەکرێ قبول بکرێ ئەکرێ ڕەت بکرێتەوە بەڵام لە هەموو حاڵەتەکان لە مراجعە و پێداچوونەوەیەک زیاتر نییە لە دنیا و وڵاتە پێشکەوتوو و دیموکراتەکان و دامەزراوە ئەکادیمیەکانیش ساڵانە و بەیناوبین پێداچوونەوە و بەکار و پرۆژە و پلانەکانی خۆیاندا دەکەن ئەگەر بۆ ئەوان پێداچوونەوە گرنگ بێت ئەوە بۆ ئێمە وەک گەلێکی پەشموردە و چەوساوە و وڵات دابشکرا و بێگومان لە پێشتر و زەرورترە لەبەرەوە مراجعەکردنەوە هیچ عیبەیەکی تیانە بەڵکو یەکێکە لە ئەرکەکانی هەر کەس و نەتەوە و میلەت و دامەزراوەیە ئەم بابەتە پێش هەر شتێک خۆکوتانە وەکو عەرەب پیاڵە جەلب الذات لە خۆمان ئەدەین هەرچەند ئازاریشی هەبێت لە خۆدانەکە بەڵام خۆمان لە خۆمان بێن خۆمان بخوێنینەوە باشترە تاوەکو نەیار و دژمن و ناحەزانمان بمان خوێنەوە و غەڵەت بمان خوێنەوە نامەوێت دوالێک بدرێتەوە وڵاتەکانی کە دابش کراوین بەسەریاندا یان ئەو گەلانەی کە گەلانی سەردەستن لە ناوچەکەدا گوایە بەلای منەوە پەسەند بن و دڵم لایان بێت و حەزم لە تێکەڵاویکردن یا هاوبەشیکردنیان بێت نەخێر بەڵام بە حکمی ئەو واقعی کە زاڵە بەسەر ئێمەدا تۆ بتەوێت و نەتەوێت تازە بەشێکی لەو وڵاتە و دراوسەی ئەو گەلانەی کە لەگەڵیانە ئەژین و ئەو گەلانەی کە ئیتر چەند بەدگومانین لە یەکترەوە مۆزوعێکی ئەو پێشێکی وەکو بابەتەکە لەو پێشێکیە پێگێت بەشی یەکەمی ئایا کورد بە چوار پرسیار دەست پێ ئەکات ئایا کورد وەگنەتەوە لە سیاسەتکردندا زیانی پێگەیشتووە یان سوودی وەرگرتووە ئایا ناکرێت کورد وەگنەتەوە میکانیزمێکی تر بۆ خەباتی نەتەوەیی بگرێتە بەر
ئایا کورد لە سەدەی ڕابردوودا سیاسەتی کردووە یان سیاسەتی پێکراوە؟ ئایا کاتی ئەوە نهاتوە دان بەو واقعەدا بنین کە تیایدا دەژین و دەریشکەوت لە تواناماندا نییە بیگۆڕین؟ بۆیە هەلومەرجینەتەوەیمان وا دەخوازێت لەناو ئەو واقعەدا کە تیایدا دەژین سوود لە ئیمکاناتی ئەو دەوڵەتانە وەربگرین کە دابش کراوین بەسەریاندا و لە بەرامبەریشەوە وەک هاوڵاتی ئەو دەوڵەتانە بەهرە لە مافی هاوڵاتی بوون وەربگرین. بۆ وەڵام و ڕوونکردنەوەی زیاتری ئەم پرسانە و پرسیاری هاوشێوە دەکرێت ئەگەر بە شێوەیەکی کورتیش بێت قسە لەسەر بابەتێکی فەلسەفی بکەین کە پێی دەگوترێت جەبرگەرایی بەرمەبنای زەرورەت یان تەوەهومی ئیرادەی ئازاد، بە ئینگلیزیش پێی دەوترێت دیترمینیسم یان یاسای جەبر و علیەت. بۆ ئەم مەبەستەش دیدگا و فەلسفەی باروخ سپینۆزا کە لە ساڵەکانی 1632 تا 1677 لە هۆڵەندا ژیاوە وەک نمونە وەربگرین کە پێی وایە هەر دیاردە و پەدیدەیەک کە ڕوو دەدات لە ئاکام و دەرهاوشتەی عیلەتێک یان ژمارەیەک لە عیلەتی ترەوە ڕوو دەدات، واتە هیچ شت و دیاردە و بوون و ڕووداوێک سربەخۆ نییە و لە بۆشاییەوە سەرچاوە ناگرێت. ئەم دۆخەی کوردیش لەم یاسایە بەدەر نییە، واتە کێشەکە لە بۆشاییەوە سەرچاوە ناگرێت، بەڵکو لێکەوتە و دەرهاویشتەی کۆمەڵێک هۆکاری خودی و بابەتێ. زۆر جارێ وەکو نەتەوە گلەی لە خۆمانەکەین کە میلەتێکی خۆخۆرین، میلەتێکی یەکتر ناخوێنینەوە، یا گلەی لە دەوروبەرمانەکەین کە زاڵمن لەگەڵمانە، یا هەندێک جارڵێن بەدبەختین، چارە ڕەشین، خواوا خەڵقی کردوین. بەڵام ئایا ڕاستە ئەمانە یان بابەتەکە بابەتێکی فیزیکی و عملیە کە وەکو وتم دەرهاویشتەی واقعەکە کە لە نەتیجەی چەند عیلەتێکەوە، معلولێکە لە نەتیجەی چەند عیلەتێکەوە هاتووەتە ئاراوە. و ئایا تاوانبارین یا بەرامبەرمان تاوانبارە؟ ئەو بابەتانە هەموو تاوتویەکەین شەما. سپینۆزا پێی وایە ئەگەر بمانەوێت دیاردە و پەدیدەیەک بگۆڕین لە بارێکەوە بۆ بارێکی تر، تەنها دوو گریمانە لە بەردەستماندایە. یەکەم یان دەبێت لە بیگبینەوە لە تەقینەوە مەزنەکەەوە پیایا بین، ئەو تەقینەوە کە ڕوویدا و گەردون هاتەبوون و هەر شتە و ئاراستەی خۆی وەرگرت، لەوێەوە پیایا بین و تەقینەوەکە بە شێوازێکی تر لێکەوتەکانی بخوێنینەوە و شتەکان تەرتیب بکەین بە دواییەکە یان بە پێچەوانەوە. لێرەوە دەست پێ بکەین و بگەڕێینەوە بەرەو دواوە. ئەگەر یەکەمیان مستەحیلە چونکە ڕوویداوە و ڕۆشتووە، دووهەمیش کە ئێمە بمانەوێت لێرەوە دەست پێ بکەین تاوەکو بگەڕێینەوە، ئەگونجێت مەسەلەن ئێستا کە واقعێک لە ئارادا یان شتێک لە بەردەستایە هۆکارەکەی دەستمان پێ ڕابگە، ئەش گونجێت دەستمان پێ ڕانەگە. کەوابوو لە هەردوو حاڵەتەکە تازە ئەوەی کە هەیە و واقعە و زاڵە بەسەر واقعدا ئەبێ مامەڵە لەگەڵ ئەوە بکەین. یەکەمیان ئەستەمە چونکە تێپەڕێەوە بووە بەڕابردوو، دووەمیشیان ئەو ڕووداوەی ئێستا ڕوو دەدات ئاکامی عیلەتێکە کە پێشتر ڕوویداوە و لەوانەیە دەستمان پێ ڕابگات تا هەوڵی گۆڕینی بدەین. ئەگونجێت دەستمان بە عیلەتێک بگا بۆی ئەو معلولەی ئێستا گیرمان خواردەوە بەدەستەوە مامەڵەی لەگەڵا بکەین و گۆڕانکاری بەسەر دابینین. بەڵام ئەش گونجێت دەستمان پێ ڕانەگات. باروخ سپینۆزا پێی وایە بۆ تێگەیشتن لە هەر دیاردە و پەدیدەیەک پێویستمان بەوەیە لەو تۆڕە ئاڵۆزە لە عیلەت و معلول تێ بگەین کە لە ملیارها عیلەت و معلول پێگاتووە و لە ئاکامێەوە ئەم دیاردە هاتوۆتە بوون. بۆ نمونە مەسەڵەن قەڵەمەکە لە بەردەستی منایە لەوانەیە لەو ڕۆژەوە کە بیگبن ڕوویداوە تاوەکو ئێستا ئەم مادەی کە ئێستا ئەم قەڵەمەی لێ دروست کراوە بە ملیارها گۆڕانکاری هاتێەوە سەرێت تا بۆتە ئەم قەڵەمەی کە ئێستا هەیە. ئایا من ئەتوانم ئەم قەڵەمە بکەم بە شتێکی تر؟ بێگومان بۆ لەمە دووە ئەتوانم، بەس ئایا ئەتوانم لێکەوتەکانی لەوە و پێشی و ڕابردووی بگۆڕم لە بارێکەوە بۆ بارێکی تر؟ بێگومان ناتوانم، بەڵام ئەتوانم مامەڵە لەگەڵ ئەما بکەم بیکەم بە شتێکی تر. ئەگەر خۆمان ڕادەستی ئەم لێکدانەوەی بکەین تێدەگەین کە لە یەکەم چرکە ساتی تەمەنی گەردوونەوە چارەنووسی هەموو گەردوون بە هەموو کەس و گەل و نەتەوە و تەنانەت هەموو شتێکیشەوە ناڵێن دیاری کراوە، ڕەنگ ڕێژ کراوە. ئەگەر بۆ بێ زەحمەت کلێنسەوە ڕەنگ ڕێژ کراوە شتەکان، یانی وەکو نمونەی ئەم قەڵەمە مێنایەوە ئاراستەیەکی وەرگرتووە لە بارێکەوە بۆ بارێک تا گەشتۆتە ئێرە، بەڵام مەرج نییە دیاریکرابێ ئیلا ئەم شتە قەڵەم بێت، چونکە من ئێستا ئەتوانم بگۆڕم بە شتێکی تر، بیتوێنەوە بیکەوە مادەیەکی تر. جیاوازی نێوان تەقدیرگەرایی فیتالیسم لەگەڵ جەبرگەراییە دوو بواری جیان.
عربەکان پێڵەن قەدەریە و جەبریە. قەدەریەکان پێیان وایە کە هەرچی ڕوو ئەدا نەکەس و نە هیچ کەس دەسەڵاتی نیە، گردوونە بۆ خۆی ئەخولێتەوە لە بارێکەوە بۆ بارێکی تر، کەسێکا بە شتێک و کەسێکا بە شتێکی در، شتێکا بە شتێک، هیچ کەس ئیرادە و ویست و بڕیاری نییە. بەڵام جەبرگەرایی وانە، جەبرگەرایی ڕاستە تۆ لەژێر جەبری واقعا ئەو شتە ئەەکەیت، بەڵام دوجار بکەرەکە خۆتی کەوابوو مادام بکەرەکە خۆتی ئەبێت تەحملی نەتیجەکەشی بکەیت، نەک ئەوەی کە کەس ئیرادەی نەبێ بەسەر هیچ شتێکە. یەکەم پێی وایە چارەنووسی مرۆڤ و شتەکان پێشتر بڕیاریان لەسەر دراوە و ئێمە ناتوانین بیان گۆڕین. بەڵام جەبرگەرایی شتێکی ترەوە پێی وایە دانە بە دانەی کردارەکانی مرۆڤ کاریگەریان هەیە لەسەر داهاتوو دەبنە عیلەت بۆ معلولێکی دوای خۆیان. لێرەدا پێویستە ئەوە بڵێن کە سپینۆزا بە زەمینەسازی سەردەمی ڕۆشنگەری و نەقدی مەزەب دادەنرێت، وەکو چۆن مەعەڕی عەرەب ئەبوو عەلای مەعەڕی ئەوانەتان کە ئیلمامی ئەدەب و فەلسەفەتانە بێت ناوتان بیستووە کە کەسایەتیەک بوو گۆڕانکاریەنا بەسەر دنیا بینی هەموو عەرەبا لە سەردەمی خۆیان و ڕوبڕوو بوویەوە لەگەڵ زۆر بیر و باوەڕی باو زمنەن لەگەڵ بیر و باوەڕی تەنانەت ئاینیشە، ئەو وەکو بڵێ دیدگایەکی جیاوازی لەبارەی ئاین و پاشە ڕۆژ و قەدەر و هەموو ئەو شتانەوە خستە بەر مەیدانی گفتوگۆوە. بە هەمان شێوە سپینۆزاش یا بەڕەچەشکێنی ئەو کەسانە دائەنرێت یا دیارترینی ئەو کەسانە بوو کە توانی قسە لەسەر مەزەب بکات، قسە لەسەر بیر و باوەڕە ئاینیەکە بکات و بە نەخشەدار ڕێژەری بزافی ڕۆشنگەریش دائەنرێت لە ئەوروپا و لە کۆمەڵگەی جوولەکەنشینە بە تایبەتی. بە خۆڕادەستکردن بەم لێکدانەوەیە پرسیارێک سەر هەڵدەدات، دەپرسێت ئەی لەم نێوەندەدا بەخت و شانس و ڕێکەوت و قەدەر و معجزە و ئەو ئەدەبیاتانەی کە هەن هاوشێوەن چین و ڕۆڵیان چێ؟ ئەگەر وادێ هەموو شتێک وەکو بڵێ لەژێر جەبرە لەژێر جەبری واقعا دەور ببینێ، ئەی ئەوە چیە؟ مەسەن کابراڵێ بەختم نەبوو، شانسم نەبوو، قەدەر وای هێنا. بۆ وەڵامی ئەم پرسیارە سپینۆزا پێی وایە هەندێک جار بەوەی تێنەگەیشتنمانەوە لەو تۆڕە ئاڵۆزەی ئەو ژمارە زۆرە لە عیلەت و معلول ناچار دەبین ئەو ناوەی لێبنین. بۆ نمونە ڕووداوێکە ڕوئەدا ئێمە دەرکی ناکەین عیلەتەکانی کە ئەبنە مایەی هاتنە دی و هاتنەکایی ئەو معلولە ئێمە لێیان تێناگەین، مەجبوور ئەڵێن بەختمان وابوو، شانسمان وابوو، قەدەر وابوو، یا هەر ناوێکی تری لێنەی ئەو ناوانە لە نەتیجەی ئەوە بە تێگەیشتنی سپینۆزا لە نەتیجەی ئەوە ڕوئەدەن، نەک شتێکە بێ بە ناوی بەخت و شانس و شتانە. لە هەندێک دیاردە و دەرەنجام و ڕووداوەکان بۆ ڕوونکردنەوەی دیدگاکەشی چەند نمونەیەک دەیانێتەوە. بە نمونەکەی ئەمەیە کە ئەوانەی کە لە ئیلمامی فەلسەفەتان دەبێت ئەم نمونە زۆر باوە لە دنیای فەلسەفا، ئەڵێ پولی دۆمینە ڕیزەکرێ یەک لە دوای یەک. پولەکان گەورەن، کەسێکیش لای پولێکی زەبەلا هاوەستاوە لەبەر بچووکی خۆی و زەبەلاحی و قەبەیی پولەکە وا ئازانیان پولە تەنیا خۆیەتی. کاتێک کە ڕێزی پولەکان یەک لە دوای یەکەکەون و تا ئەگەنە ئەم پولەی کە ئەم لە لای هاوەستاوە لەبەر بچووکی خۆی و زەبەلاحی پولەکە وا ئازانێ پولەکە خۆ بەخۆ کەوت، سەر بەخۆ کەوت، یعنی هیچ هۆکارێکی تر نەبوو بۆ کەوتنی بەڵکو خۆی کەوت. بەڵام لە حەقیقەتە پولەکان لە یەکەمەوە وەکو وتمان بیگبن دەستی کرد بە تەقینەوە پول دوای پول تاوەکو ئەم پولە زەبەلاحیش کە لە بەردەمی ئەم کابرایە کەوت. بەڵام لەبەرەوەی ئەم تەنیا ئەو ئەبینێت وازەنەم پولە سەر بەخۆ کەوت. ئەو ڕوودا و کارەساتانەش کە ئێمە لێیان تێناگەین، ناوی جۆرا و جۆریان لێنین، لە حەقیقەتە هەر بەشێکن لەو زنجیرەی کە لە گردوونە ڕوو ئەدەن لەژێر زەبری جەبرگەراییە. چەند نمونەیە گەێنێتەوە، نمونەی ئەو پولەکەوتمان وای لافا و زریان و بوومە لەرزە، ئەو ڕووداوانەی کە ئێمە پێیان دەڵێن دیاردە سروشتیەکان. ئایا کەس ڕێگە بە خۆی دەدات بڵێت گردوون هەڵە دەکات ئەم دیاردانە دەقاومێنێت؟ تەنانەت بێباوەڕەکانیش، ئەوانەی خوا باوەڕەکان و بێباوەڕەکانیش هەموویان تەسلیمی ئەوە بن کە ئەمە ڕووداوێکی گردوونیە و نەکەس دەسەڵاتی هەیەتیایە نێڵێ ڕووبە،
نەکەسیش جورئەت و زاد ئەدا بەخۆی کە بڵێت گردون هەڵا ئەکا ئەم کارە ئەکا. بەڵام لێکەوتەکەیشی هەموو مرۆڤایەتی دووچاری ئەبن جاری وایە وڵاتێک وێرانەوێ بەهۆی بوومەلەرزەیەک، بەهۆی لافاوێکەوە، بەهۆی زریانێکەوە. لە هەمان کاتدا کەس دەتوانێت ڕوبەڕوویان بوەستێتەوە یان بڵێت وەکوتم گردون هەڵاکا بێگومان کەس ناتوانێت. واروان نمونەی پەلاماری دڕندەکان بۆ نێچیرەکانیان. ئایا کەس ڕێگە بەخۆی دەدات بڵێت گورگ کاتێک پەلاماری بەرخێگەدا کارەکەی نەفامانەیە یان هەڵەیە، یان کەس ڕێگە بە ئەدا بەخۆی ئەو حەکەمی و دادوەریە بکات کە بڵێت گورگ زاڵمە و بەرخەکە مەزلومە و ستەم لێکراوە؟ بێگومان نەخێر. بۆ چونکە لەژێر کاریگەری جەبرگەرایە گورگ ئەبێ بەرخ بخوات. ئەگەر نەیخوان نە گورگە و نە ئەتوانێت بەردەوامیش بدا بە ژیانی. کەوابوو لازمەی بوونی گورگ بوونەکەی ئەوەیە کە بەرخ بخوا، بەڵام لە نەتیجا کێ بێتە زەحیە؟ بێگومان بەرخەداماوەکە بێتە زەحیە. جار واگە دەریتان لە سلێمانی کە پێشکەشم کرد، وەکوتم هەندێک سیاسی دانیشت بوون، من داوای لێبردنم کرد کە نمونەی پارتیوێکێتی ئێنینەوە. یەکێ لەو برادرانەوەتی بێخەم بە منی ژێر بەرخم، یعنی ئێوژێر ستەم لێکراوە لە زەمی ستەم لێکراوەکان. لەبەرەوە ئێمەش نازانین، ینی هەندێک جار دەوری گورگەکە ئەبینی، هەندێک جار دەوری بەرخەکە ئەبینی، بەڵام کەس دەتوانێت ئەو دادوەریە بکە کە بزانێ بۆ وایە. یا مەسەلەن شێرێک کاتێ پەلاماری ئاسکێکەدا تۆ لێرەوە وەکو بڵێ دڵ ئازاری پێگاکەن، هەم بۆ شێرەکە کاوانە مانووە بێ بدوای ئەم پاروەنانە کە دەستی کەوێت، هەم بۆ ئاسکەکە کە ئەبێتە قوربانی دەست و چڕنووکی شێرەکە. دادوەریەکە هیچ ئێمە ناتوانین دەوری تیابینی. گێڕانەوەی نمونونەکەی منداڵی خۆم، مەسەلەن من لە منداڵی خۆمە گفتوگویەک لە وێنی خۆم و دایکما دروست بووە، جارێک هێشوێت ترێ بەدەستەوە بوو، من پەلامارمە هێشوەتیرەکەم فڕاند، دایکم وتی ڕۆڵاوە ڕستی منە بۆ ئەی فڕێنیت، منیش وتم ئەگەر ڕستی تۆ بوایە نەمەفڕاند. بەڵام ئایا من ڕاستەکەم یان دایکم؟ بەڵام دوجار ترێکە خوڕا و ناجزانین وەکو بڵێ دادوەریەکە چۆن بکەیت. لێرە داولاکانی ئەم لێکدانەوەیەوە پرسیارێک سەرڕادەدا، دەپرسێت ئایا هەموو کەس ئازادە چی بکات و چی بڵێت و چۆن هەنگاو بنێت؟ لە دیدی سپینۆزاوە ئەو کەسەی کارێک دەکات و بە پێناسەی ئێمە بە کارەکەی دەڵێن کارێکی خراپ، ئەو کەسە گوناهبار نییە. ئەلبەت گوناهباری بە معنای کلاسیکیەکەی نا، بە معنای فەلسەفیەکەی. وەکو وتمان گورگ گوناهبار نییە کاتێک بەرخێ دەخوا، بەڵام بەرپرسیارە بۆی هەیە شوانەکە لە یەکەم لەحزا فیشێکێک بنێ بەسەریەوە بیکوژێت، یان نەک تەنانەت دوای خواردنی بەرخەکە، بەس بە بینینی گورگەکە شوانەکە مافیەوەی هەیە کە تەقەی لێ بکات و بیکوژێت. کەوابوو ڕاستە گوناهبار نییە بە معنا فەلسەفیەکەی کە پەلاماری بەرخەکەدا، بەڵام بەرپرسیار ئەبێ باچەکەشی بدات، چونکە بکەری کارەکە دوجار بکەری تاوان ناوێنەی تاوان یا کار یا چالاکی ئەوە دەبێت ئاکامەکەشی قبول بکات، واتە بەو کارەی کە دەیکات دەبێتە عیلەت بۆ معلولێک. نمونەی دڕندەکان کاتێ پەلاماری نێچیرێک دەدەن یان دوو پشکێک، بۆ نمونە ئێمە لە هەموو ماڵەکانمانە مەسەلەن فەرشێگەڵە دێتەوە دوو پشکێک ماتی کردووە لە سوڕی مدبوو نایە، بەڵام سەرڕایەوەیش پەلام بەس بە بینینی پەلاماری تاکە نعلێکە دێ لێ دەیت و ئەیکوژیت، بۆ لەبەرەوەی دوو پشکە و تۆش مرۆڤی. لە فەرهەنگی توا ئەوەیە کە دوو پشک دژی تۆیە، کەوابوو ئەبێت لە هەموو حاڵەتێکە بە بینینی مجرد بە بینینی بێ ئەوە زیانیشی پێگەیان دەبێت پەلاماری بدەیت و بیکوژیت. جەبرگەرایی مرۆڤ ئەم تێگەیشتنە فەلسەفیەوەکە لە مرۆڤ کە هەمیشە پرسیاری هەیە. ئەلبەت لێرەوە چینە دواتر ئەچینە سەر مەوزوعەکە ئێمە ژۆک و کورد لەم هاوکێشە چۆن وەکو بڵێ کێشانە و پێوانەی خۆمان بکەین بۆ گەیشتوین بە ئەمڕۆ و ئایا چارەسەرمان چێت؟ ئەگەر مرۆڤ بەم دیدگا فەلسەفی و جەبرگەراییەوە بیری کردەوە هەمیشە خۆی بە پرسیار دەزانێت، شتەکان ناسپێرێ بە قەدەر و بەخت و شانس و چارەنووس و ڕابرد و بەڵکو بە پێچەوانەوە خۆی بەرپرسیار دەزانێت لە هەڵگرتنی هەموو هەنگاوێک و دانانی هەموو هەنگاوێکە لەگەڵ هەڵمژینی هەموو هەناسەیەکە و دانەوەی هەناسەکە. بۆ نمونە مەسەلەن ئەگەر وابوو لە چیرۆکی سوکراتە هەیە کە ئەو ڕۆژەی کە بردیان بۆ خواردنەوەی ژارەکە و دادگاییکردنەکە ژنەکەیشی لەگەڵ یابوو، هەرچەند چیرۆکی سوکرات و ژنەکەی مەشهورەکە بەینیان ناساز بوو لەبەرەوەی سوکرات گرنگی بە فەلسەفە و وتنەوەی وانە ئەدا
ژنەکەیشی ماڵداری و ژیانی ئەویست زۆر جار کێشە و گرفتیان نەبوو ئەو ڕۆژەش کە چوون بۆ دادگا ژنەکەی بۆ یەگریا و شین و فیغانیە کرد سوکرات لێ پرسی بۆ چی یەگری وتی وەڵا بۆ تۆ وتی من چیمە ینی بۆ مەگریت وتی لەبەرەوەی کە بێ بێتاوانەوە کوژم وتی ینی پرسیاریەوە دروست بوو ئەگەر تاوانبار بوومایە نەئەگریای ینی لەو لەحزە حەریجەیشە ئەو پرسیاری فەلسەفی بووە ئەگەر تاوانبار بوومایە نەئەگریای ژنەکەی تەمان بێزارە بەوای دەبڕۆم بلە ڕشکیانە لەو بەزمار کۆڵ نادەیت دوابۆ مرۆڤ لە ئاخر لەحزەشە ئەگەر بەم دیدگایە بیری کردەوە لە بیری ئەوایە کە ئەو بە دوای مەسئولێتی خۆیان بکەوێت نەخش لەکان بسپێرە بە غێری خۆی پاڵ بداتەوە لە سایەم لێک دەنەوە فەلسەفیەوە چۆن وەڵامی پرسیاری لێکۆڵنەوەکەمان دەدەینەوە کە دەپرسێت ئایا کورد وەگنەتەوە لە سیاسەتکردندا زیانی پێگەیشتووەیان سوود ئێستا تێگەیشتین کە ئێمە بە حکمی ئەم نەزەریە فەلسەفیە بە حکمی نەزەریەی جەبرگەرایی ئێمە لە ژێر واقعەکەین خۆمان مەسئولین لە خۆمان ئایا زیانی پێگەشتوویان سوودی وەرگرتووە ئایا گوناهباریان بەرپرسیار کورد وەکو گورگەکە ئایا گوناهباری یان بەرپرسیاری هەڵسوکەوتێکی سروشتیمان کردووە بەڵام ئەبێت ئامادەبین باجەکەشی بین گوناهبار وەک پێشتر وتمان بە لێکدانەوە فەلسەفی لە دیدی لێکۆڵەرەوە وەگنەتەوە بەرپرسیاری و دەبێت باجی کارەکانیشمان لە ئێستا و ئایندەدا بدەین و دەبێت لە خۆمان بپرسین چیمان کردووە کە نەدەبوو بیکەین و چیمان نەکردووە کە دەبوو بمان کردایە ئەمە بەشی یەکەم بەشی دووەم لە زانستی دەروونشیکاریدا زۆر قسە لەسەرەوە کراوە ئەگەر مرۆڤ کەوتە واقعەکەوە واقعەکەی بەدڵ نەبوو یا کەوتە ژێر زەختێکی نەفسیەوە در زەختەکە دەرەکی بێ یان ناوەکی بێت چەند ڕێگە چارەیەک دانراون بۆ ئەوەی ئەو زەختە دەرونیە ئەو فشارە دەرونیە ئەو سترێسەی کە بۆی دروستێت کەمی بکاتەوە یا بەرگەی بگرێت یا لای بدا لەسەر شانی خۆی بۆ نمونە مەسەلەن مرۆڤ کە تووشی خەمۆکی ئەبێت وەکو وتمان عیلەتی ڕابردووە لە ژێر زەختی ڕابردووە کە ڕوبەڕووی چەند کێشە و ئاستەنگ و گرفتێک بووەتەوە معلولەکەی بریتی بووە لەو خەمۆکێکی ئێستا بۆی داهاتووە یان لە دڵڕاوکەیە کە ئاژی لەبارەی داهاتووە بێت لە داهاتووە کاتەوە چی بکەم بەرنامە و پرۆژەکانی بۆ داهاتوو وای لێکا کە دڵڕاوکەی بۆ دروست بێت لە هەردوو حاڵەتەکە مرۆڤ زەختێکی نەفسی بۆ دروستە بێت دەروون شیکارەکان دەروون پزیشکی قسە لەسەرەوەکە ئەگەر مرۆڤ کەوتە حاڵەتێکی واوە چی بکات لەسەر ئاستی تاکە کەسی چەند ڕێکارێکی وەکو بڵێ سادە و بەسیط دانراون وەکو هەڵمژینی یاناسەیەکی قوڵ وەکو زەردەخەنەیەکی دەستکرد وەکو پێکەنینێکی دەستکرد تەنانەت مەسەل لە ئامێزگرتنی کەسەکە واروەها شان ڕاوەشاندن و خۆکێشانەوەیە من ئەو وەکو بڵێ ئیجراعاتە تاکە کەسیانە بەجێ ئێڵم چونکە پەیوەندیان بە تاکە کەسەوە ئێمە قسە لەسەر نەتەوە ئەەکەین ئەچمە سەر خاڵی دەیەم کە کردومە بە تەوەرەی بابەتەکەی خۆم ئەویش ئەوەیە کە دەیەم ڕێکار لە هەمووی گرنگتر بۆ ئێستەی ئێمە وەک ڕێگە چارەی استراتیجی کە ئەویش بریتێن لەوەی ئەگەر مرۆڤ کەوتە واقعێکەوە و نەیتوانی ئەو واقع بگۆڕێت ئەبێت دانی پێدا بدەن بۆ نمونە تۆ مەسەلەن بە حکمی ڕووداوێک ئەکەویتە هۆڵێکی داخراوەوە هەوڵی زۆرە دەی لەگەڵ دەرگا پەنجەرەکانە بۆت ناکرێنەوە ئایا چی بکەیت بەردەوام هەڵزنێ بەدار و دیوارەوەکو چۆلەکەیەکە خۆی ئەکێشێ بە پەنجەرەکانە هیچ ئیسفادەی نییە یان دان بە واقعەکە بنیت تازە لەم واقعەتی ستاری تیا بگریتاوەکو دەروێ کرد لێ بکرێتەوە ئێمەش وەکو نەتەوە بمانەوێت و نەمانەوێت خۆمان بخەڵەتێنین و خۆمان نەخەڵەتێنین کەوتوینەتە واقعەکەوە کە نام بەدڵمان نییە ڕازی نین لێ ئەمانەوێت بیگۆڕین بەڵام ئایا خەباتی 100 ساڵی ڕابردوومان پێی وتین ئەتوانین بیگۆڕین یا ناتوانین بیگۆڕین بێگومان لە دیدی ئەم لێکۆڵینەوە واقع پێی وتین کە ناتوانین ئەم نەخشەیە بگۆڕین و ڕێگە چارەی دەربازبوونی ئەم گەلەیش لەم قەیرانەی کە تێکەوتووە لە دیدی بەندەوە تەنیا گۆڕینی ئەو نەخشە سیاسیەیە کە زاڵە بەسەر مەنتەقەکە و دوجار ئەویش بڕیاری ئەخیرەدا نەک هیچ شتێکی تر مەسەڵەن خەباتی نەتەوەییمان لە بزافە ڕزگاری خوازی و سیاسی و چەکداریەکانەوە بگرە شۆڕش لە دوای شۆڕش ئەزمون لە دوای ئەزمون ئەیکەین بەڵام ئەخیرەن ئەگەینە سەر ئەوەی کە مادام تۆ لە ناو واقعێکی سیاسیە ئەژی لە ناو جغرافیایەکی سیاسیە ئەژی ئەو جغرافیا سیاسی ئەو مافەت ناداتێت لەبەرەوە
دانیشە بە دەردی خۆتەوە ئیترەوە لە سوشیال میدیا زۆر ئەوترێت کە بە چاوی خۆمان ئەم جیلە سێ جار ئەو نسکۆمان بینیوە کە یەک لە دوای یەکاتوە بەسەرماندا و دوجار تەسلیم بوون کە بەداخەوە ئەوەی کە لەم ڕۆژانە ئەی بینین لە چەکردنی فەسیلە سەربازیەکانی ڕۆژهەڵات و هەروەها لە شکستی ئیدارەی حکوومەتی هەرێم و لە ئەو فشارانەی کە لە ناوەندەوە کرێتە سەرمان بۆ پشتیاوکردنی ئەمریکا و چەندین شتی تر کەوا بوو دوجار بۆ کۆتاییێنان بە بەشی یەکەم بە بەشی دووەم ئەوەیە کە ئێمە کەوتونێتە واقعێکەوە دەروونشیکاری پێمانەڵێ واقعێکە نەتوانی بیگۆڕی ئەبێت دانی پیابنین مامەڵەی لەگەڵا بکەیت بیر لەوە بکەیتەوە کە ئەگەر بە شێوەی کاتیش بووە دان بە واقعا بنێت و زەختە نەفسەکەی خۆت کەم بکەیتەوە نەک وەکو چۆلەکەی کە نمونەکەمانەوە بەردەوام بین لە شوشەکە و هیچ ئیسفادەیەکیشی نەبێت کە بەداخەوە دوای نمونەیە هێنمەوە لە نەتیجەی لێکەوتەی ئەو دان پیانەنانەوە چەند زیان و زەرەری مادی و مرۆیی لە کورد کەوتووە بەشی سێیەم ئایا ئەو تەکنیکە لە سیاسەتکردن کە زۆربەی حزبە کوردیەکان سیاسەتیان پێکردووە لە ڕابردوودا سوودی گەیاندەوە بە کورد وەک نەتەوەیان زیان لێرەدا مەبەستمان لە سیاسەتکردن تەکنیک و میکانیزمی سیاسەتکردنە نەک سیاسەت وەک یەکێک لە زانستە مرۆڤایەتیەکان چونکە وەک دواتر باسی دەکەین لەم دیدەوە کورد سیاسەتی پێکراوە نەک خۆی سیاسەتی کردبێت لەبەرەوە من قەناعەتم وایە حزبە سیاسیەکان تەنانەت تا ئێستاشی لەگەڵا بێ زۆربەی سەرکردە سیاسیەکان کاڵی سیاست وەکو زانستێکی مرۆڤایی تێناگرن مرۆڤایەتی تێناگرن سیاست وەکو فرتوفیاڵ و لە فەودەوران تێگەن کەوا بوو ئەو تەکنیکەی کورد سیاسەتی پێکردووە تەکنیکێکی هەڵا بوو بۆ وەڵامی ئەم پرسە و تاوتوێی ئەم بەراوردە دەڵێن سیاسەتکردنی کورد یا ئەو تەکنیکەی کە کورد سیاسەتی پێکردووە زیانی لە سوودی زیاتر بووە بۆ نمونە تعریب وهروها تەفریس وهروها تەتریک لە وڵاتانی ترە و ئەنفال و کیمیاباران ڕاگواستنی 4000 گوند و شارەدەی ئەمە بەس لە باشوورە وهروها بە کوژدانی هەزاران لاوی چاپوک ئاوارەکردنی ملیۆنان لاوی چاپوک بۆ دەرەوەی وڵات و لە دەستدانی توانای مرۆییان بێخاوەنبوونی هەزاران منداڵ و بێوەژنخستنی هەزاران ژن دابەزینی ئاستی خزمەتگوزاری تەندروستی و ئاستی خوێندن بێبەهاکردنی دەستگا و دامەزراوە نیشتیمانیەکان بێبەهاکردنی بڕوانامە و خوێندن نێشتنی ئینتیمای نیشتیمانی و نەتەوەی دزەکردنی دەیان باندی مەترسیدار بۆ ناو کۆمەڵگەی کوردی لە هەموو بەشەکانە کە ڕەشەن لەسەر ئێستا و ئایندەی نەوە و کەلتور و فەرەنگ بن نێشتنی هەلی کار پەکخستنی دەستی وەبەرهێنانی ناوخۆیی و دەیان موسیبەت و کارەساتی تر ئەمە بەرهەمی شۆڕش و خەباتەکانی کوردە کە بەداخەوە لە سەدەی ڕابردووە کردووانە وەکو وتم ئەمە جەلدوزاتە ئەمە شەماتە نییە خۆمان هەڵکێشین و پێمان خۆش بێت بەڵام واقعەکەەوە بێدانی بیابنێن ئەمە بەرهەمەکەمان بوو لە بەرامبەر ئەم زیانە استراتێژی و مەزن و قورسانەدا دەشێت بگوترێت دۆزەکەمان ڕەوایەتی نێودەوڵەتی وەرگرتووە و ئەلبەت تەنیا لە باسی باشوورە مافەنەتەوایەکانە لە عێراقدا کراونەتە دەستوری یان دەشێت چەند کەسێک سوودمەند بوو بن یان چەند سوود و دەستکەوتێکی کاتی بەدەزات بن بەداخەوە دەڵێم ئەو دەستکەوتانە هیچ پشتیوانەیەکی نێودەوڵەتیان لە پشتەوە نییە و بۆی هەیە لە نزیکترین پەلاماری و گۆڕانکاریدا ببنە بەڵقی سەرئاو گەلی باشووریش 32 ساڵە بەرگە ئەگرێت لەبەر ئەوەی کات ئەدا بە دەسەڵات بۆ ئەوەی بەهرە ببین لەو مافە دەستوریانەیە کە بەحساب لە دەستورە جێگیر کراون خەڵک تەحملەکە تەحملی ستەمی دەسەڵاتەکە تەنیا فی سەبیلی ئەوەی ئەو قەوارە دەستوریە کە دەستمان خستووە لە دەستی نەدەین و بچەسپێت بەڵام بەداخەوە هەم قوربانیدانەکەی خەڵک هەم کاتەکەش بە فیرۆچ و ئێستا قەوارەکەش لە ژێر مەترسی هەر ڕەشەی گەورەدایە کۆتایی بێت و لە مافەسەرەتایەکان بەهرە ببین وەک دەگوترێت بەداخەواڵێن لە سوۆشیال میدیا زۆر ئەبیسین کە خەڵک دەڵێت بەس نەبوو ڕیفراندۆم سەری نەبێت ئەگە سەری بکردایە و کابرای کەرکووکی وتی قوڕەکرا لەسەرمانە ئەسڵەن یەکجاری لەبەرەوە ئەمە جێگەی ئەسەفە کە تۆ ئاوات بخوازی بەوەی کە هەنگاوەکە سەری نەگرتووە چونکە سەری بگرتایە مەترسی گەورەتر لە ئارابی بەڵام دەبینین بەداخەوە گەر لە دوای گەڕ دەسەڵات لە گەمە ئابووری و سیاسی و کارگەریەکاندا لەگەڵ ناوەند و کۆمپانیا جیهانیەکاندا بەردەوام پێنجبەیی جیهانیەکان دەدۆڕێنێت و باری سەرشانی خەڵک و کۆمپانیایەکان و چینی ناوەڕاست قرس و قورستر دەبێت و چەندین کەسی سەر بە حزبە
باڵادەستەکان و کۆمپانیەکانیان تا دێت بەهێز و بەهێزتر و دەوڵەمەندتر دەبن و موچە و ئاو و کارەبا و ڕێگاوبان و تەندروستی و تا بگات بە ئاسایشیش ڕۆژ بە ڕۆژ بەداخەوە لە کەسبوون و لاوازبوون و ئەکەوێتە ژێر ڕەشەوە. لێرەوە دەچینە سەر پرسیارێکی تر کە دەپرسێت هەڵبەت بەڕێزێک نمونەی سلێمانیە نایە لە سلێمانی کە دەشەشەوتی جاران بۆ نمونە بڵێن 70 گەڕێک بۆ ئێستا 90 گەڕەکە وتم ئەی ئەو هەموو شار و لادێ و شارۆچکانێک کە وێران بوون ئەوان بەچی تەعویز دەکرێنەوە. بۆ نمونە شارێکی وەک هەڵەبجە پێشکی میاباران زۆر شارستانی تر و پێشکەوتوتر بوو تا ئێستا کە دوای 32 ساڵ لەوانەیە بە دەیان ساڵی تریش ئەگەر ئاوەدانیش بەردەوام بێ وەکو پێشکی میابارانی لێنێتەوە. لەبەرەوە ئەو خۆخەڵەتاندن ئەگەر بڵێن پێشکەوتن لەبەرەوەی بینای بەرزمان بنیاد ناوە خۆمان بەوە هەڵکێشین. لێرەوە دەچینە سەر پرسیارێکی ترکە دەپرسێت ئایا لە بنەڕەتدا کورد خۆی سیاسەتی کردووە تاکتیکی خۆی هەبووە یان ئامراز بووە بۆ سیاسەتی وڵاتانی هەرێمایەتی و دەوروبەر. لە وەڵامی ئەم پرسیارەدا بەندە وای دەخوێنمەوە زۆربەی کات کورد چوەک گەل و چوەک حزبە سیاسیەکانیش ئامراز بوون بۆ جێبەجێکردنی ئەجێندای سیاسەتی وڵاتانی دەوروبەر و لە باشترین حاڵەتدا ئەگەر کورد خۆی سیاسەتیشی کردبێت بە تەکنیکێکی هەڵە و خراپەوە سیاسەتی کردووە. ئیتر نمونە بێنینەوە نمونە زۆرن تەبعاً لەوانەیە لە زێنی جنابتانە ڕۆکوڵێ ڕای پێچەوانە دروست بێت. تەکنیکەکانی سیاسەتکردنی حزبە کوردیەکان بۆ نمونە هەر حزبێکە تشکیل بوو بێت و دەستی دابێتە خەبات هەڵبەت بە گشتی ناڵێن لەوانەیە هەندێک حزب بوو بن بە حکمی استراتیژی بیرکردنەوەیان لەم عادلان نەبن یانی ئەگەر خزمەتێکیشیان نەکردوێت بەشێک نەبن لە ئاڵۆزیەکە بەشێک نەبن لە ماڵوێرانیەکە. بەڵام بە شێوەیەکی گشتی قسەکەین کە هەر حزبێدا مەزرابێت دژایەتی ناوەند یەکەم ئامانجی بوو لە کاتێکا کە تۆ مافێکت لای ناوەند دەتەوێت وەری بگریتەوە وەکو وایە کوڕێک کاتێک قسە لەگەڵ باوکیاکە باز لە نەتەوە سەردەستەکان نییە من لەگەڵ عەرەبێکایە لەگەڵ شیعەیەکە باسەکەەوە نییە. بەغدان ناوەندی وڵاتەیە کە منی تیاژن من مافەکەم لای بەغدایە وەکو کوڕێک لەگەڵ باوکیا قسە بکە ئەبێ بەو ئەدەبیاتە قسە بکەین نەک وەکو ناحەزێک هاتوێتە ناو ماڵەکەەوە ئێوێ بێتە شەریکە بەش کاکە من ناحەز نیم لە وڵاتەکە هاتم من داوای مافێکی زیادە بکەم هاوڵاتێکی وڵاتەکەم و بەشێکم لە وڵاتەکە داوای مافی خۆ بکەم. بەداخەوە ئەوە استراتیژێکی هەڵە بوو کە پەیڕەو کراوە. وەروە مۆنۆپۆڵکردنی دەسەڵات لە کەسێک یا لە بنەماڵەیەکە ئەمە نەریتی زۆربەی حیزبەکان پێڕەوکردنی خەباتی چەکداری و تەرخانکردنی لە سەداسەدی توانای دارایی بۆ بواری چەکداری واروها پشتگوێخستن یا بە پلە 3 و 4 سێرکردنی بواری فکری و فەرەنگی و لێکۆڵینەوەی استراتیژی کارنەکردن بۆ پێگەیاندنی کەفاعات و بە بیانووی جۆرا و جۆرەوە لە ناوبردنی ئەوانەش کە هەبوو. تاوان کاتی ئینتیفازە کرا هەزاران کەوادری کەفۆ لە دایرەکان هابوون خاوەنی ئەزمون بوون بە بیانووی بەعسی بوون زۆربەی یا کوژرا یا فەسڵکرا یا خانەنشین کرا بۆ ماڵەوە و ئەوەی کە چووە سەرکار بوو بە مدیر لە جێگەیە ئەلف و بێی لە ئیدارە نەئەزانی ئەو گەندەڵیە لێکەوتەوە کە ئەیبینی ئەو هەزاران و ملیۆنە بندیوارەی لێکەوتەوە کە ئەیزانی ئەو هەموو موچە زەبەلاحای کە بەداخەوە ئاخرین لێکۆڵینەوە کە ئەڵێت تەنیا ئەم سێ پارێزگای کوردستان ڕێژەی لە 165 خانەنشینە پلە باڵەکانی عێراق لەم سێ پارێزگایە. ئەمە هەڵەیەکی ئیداری کێ کردی خۆمان کردمان ئەگەر ڕێگە بە خۆمان بدەین و چاوێک بە ڕابردووی دوور و نزیکدا بگێڕینەوە دەبینین کورد و کەسایەتی و هێزە سیاسی و سەربازیەکانی لە زۆربەی حاڵەتەکاندا ئامراز بوون بەدەستی داگیرکەرانی کوردستان و هێزە هەرێمایەتی و نێودەوڵەتیەکانەوە و دژ بە یەکتر بەکارهێنراون و خۆشیان پەیوەندی ژێربەژێریان هەبووە بە داگیرکەرانەوە و لە دژی یەکتر. ئەم ڕەوشە تا ئێستاش لە هەر چوار پارچەی کوردستاندا بەردەوامە و کەرکووک بە نمونە. بۆیە بە کورتی دەڵێن ئەوەی پێی دەگوترێت سیاسەتی کوردی ئەگەر گوناباریش نەبێت بە دڵنیاییەوە هەڵە و بەرپرسیارە و دەبێت ئامادە بێت باجی هەنگاوەکانی بدات. یانی ئەوەی کە ئێستا ئێمە 3 مانگە موچە وەرناگرین خەتای بەغانەیە بە حکمی جەبرگەرایی خۆمان هەنگاو بە هەنگاو ئەمەمان بەرهەمێناوە کە ئێستا بێ باجەکەی بەشی چوارەم تێڕوایەنی ئێمە و ئەلبەت ئاخر بەشە ئەگەر شوێنەکەش گەرم بێ داوای لەبردنەکەم تێڕوایەنی ئێمە بۆ ئەو واقعی کە ئێستای کورد تیادا دەژی لەناو ئەم نەخشە سیاسیەدا کە پتر لە 100 ساڵە تێکەوتوین ئەزمون و ژیری پێمان دەڵێت کورد تەکنیک و تەکتیکی سیاسەتکردنەکەی بە ئێستاشەوە هەڵە بوو و
دەبێت دەستی لێ هەڵبگرێت ئیتر بەس ئەو شێوازە خەباتکردنە کە ئیسپات بوو کە هەڵای و نەتیجەی نییە ئەبێت دەستی لێ هەڵبگرن ئیتر چی بکەین ئەمە ئەمێنێتەوە وەکو بڵێ قسەی گفتوگۆمان بێت چ جۆرە خەباتێکی تازا هەڵبژێری ئەلبەت من لە خاتیمەکە پێشنیارێکی بچکۆلە ئەکەمە ڕوو چونکە هەرچی بکرێت دوجار محکومە بۆ جوگرافیا سیاسی کە حکمی ناوچەکە و ئەو وڵاتیان دەکات کە کورتیانە دەژی و دوجار ئەو نەخشە سیاسیە بڕیار دەدات نەگی چیتر یەک سەدەیە کورت شۆڕش لە دوای شۆڕش دەیکات و شکست دەیێنێت ئایا کاتی ئەوە نهاتوە تەکنیکی سیاستکردنمان بگۆڕین وەک ئەلبەرت ئەنشتاین دەڵێت تعبير عربي من الحماقة أن تعتقد أنك ستحصل على نتائج مختلفة وأنت تكرر نفس الشيء جورك للدبنجي كتو بردوام يكشد دوارب كيتو شاوريبي أكاني جواز بكي وكو شوالك كوتمان 1 مليون جار خويا دا وشوشكا بلا ما هيج نتيجة جواز أقريب بيقومان نخير إيماش محكومين بواقعات أبداني بيابنينو يتر بير لقوران كاريب كينو آيا وقنا توا ئەوە لە بەرژەوەندیمان نییە دەزەڵگرین لەم چەشنە لە سیاستکردن و لە ئاستی گشتی و لە ئاستی حیزبەکانیشدا پرۆسەیەکی بە خۆداچوونەوەی گشتگیر بخەینە سەر پێ و هەر بەشەو لە چوارچێوەی ئەو وڵات و دەوڵەتانەدا کە تیایاندا دەژین دەست بدەینە خەباتی فەرەنگی و لەو ڕێگەیەوە خۆمان و نەوەکانمان لە زانستە سەردەمیەکان بەهێز و دەوڵەمەند بکەین و لەناو ئەو واقعەدا کە تیایدا دەژین سود لە ئیمکاناتی ئەو دەوڵەتانە وەربگرین کە ئێمە بەشێکی دەیە بەڵام تۆ بێ خۆت بە دوژمن بزانی لە وڵاتەکە و داوای مافیش بکەیت ئەمە مستەحیلە وەک ئەو پێناسەی کە حزبی بەعز بڕی بووی بەسەر پێشمەرگا مخەرب دوجار هەر بە مخەربی دەبێتەوە بەڵام ئەگە وەکو بەشێکی سروشتی لە وڵاتەکە داوای مافی خۆت بکەیت مانایەکی تر وەرەگریت بۆ مەسەلەن کابرایەکی ئەهوارەکان خۆی لە تۆ بە عێراقی تر بزانێت ئایا شانازی بەوە بکەیت کە عێراقی نیم و لامان کاتیشان محکومی بە هەموو عێراقی بوونێک ئەمە چ منطقێکی ئەگەر سەرنجی ڕابردوومان بدەین دەبینین لە هەموو پارچەکانی کوردستاندا قۆناغی پێش سیاسەتکردنی گەلەکەمان لە زۆربەی ڕووی ئابووری و کۆمەڵایەتی و تەنانەت فەرهەنگی و ئاوەدانی و گوند و شار و وڵاتیشمانەوە گەشاوەتر بوو تا ئەمڕۆمان کە پێی گەشتن یعنی پێش سەردەمی سیاسەتکردنمان بەراورد بکە کە چەند کەسایەتی ڕۆشنبیر و ڕەمز و پێگەی ئیداریمان بەدەستەوە بوو و دوای سیاسەتکردنمان چیمان بەدەستەوەیە ئیتر نمونەی هەڵەبجە بێنایەوە کە مەسەن پێش ڕاپەڕین چۆن بوو ئێستا چۆنە ئیتر لێەوە بیگرێتاوە بوو هەموو ئەو گوندانەی کە من خۆم خەڵکی گۆڵپم هەموو جارێک کە ئەچمەوە گۆڵ بە خەو بیر بە گۆڵپەوە ئەبینم شارۆچکەیەک بوو بۆ خۆی بەڵام ئێستا وێرانەیە کە وەکو فاروق ڕەفیق لە بزم پیاە تێپەڕ نابێت ئەمە بەرهەمی خەباتی کوردایەتیە چۆن تەعویزی ئەم هەڵەیە بکەینەوە بێگومان بە گۆڕینی نەمەتی خەباتکردن نمونەی بوونی کەسایەتی کوردەکان لە جوونکەکانی دەسەڵاتدا بوونی دەیان ناوەند و ئۆرگانی ئەدەبی و فەرەنگی وەک کۆڕی زانیاری کورد و هەڵکەوتنی دەیان ئەستێرەی گەشی وەک شاعرە ناودارەکان و ئەستێرەکانی دنیا ئەدەبمان لە بێسارانی و سەیدی و مەولەوی و نالی و مەحویەوە بیگرە تا دەگاتە سالم و کوردی و هێمن پیرەمێرد و ئەمین زەکی بەگ و مەلای گەورەی کۆیە و مەسعود محەممەدی کوڕی و شێخانی ئەورامان و مەلا عەبدولکەریمی مدەرس و شێخانی ناری و شێخانی شێخ سعیدی پیران و سعیدی نەورەسی و دکتۆر مستەفا زەڵمی و هەزاران نمونەی تر ئەمانە بەرهەمی سیاست نین ئەمانە بەرهەمی خەباتی فەرهەنگین ئەگەر درێژەمان بۆ نەمەتە بدایە ئێستا گەلێکی تر بوون لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڵام سیاستکردن بە ئەم ڕۆی گەیاندین بەم دۆخەی گەیاندین کە ئێستا کەس مەناواتی پێ ناخوازی گەڕانەوە بۆ ئەلبەت سیاستکردنی هەڵات وەکووتم گەڕانەوە بۆ سەر ئەم ئاراستەیەی پێشتریش خەباتێکی دراشخایان و نەفەسێکی قۆڵی دەوێت تا متمانەی گەلە دراوسەکانمان بەدەست بهێنینەوە و ئەو وێنا خراپە بسڕینەوە کە لە ماوەی سەدەی ڕابردوودا خۆمان بەدەستی خۆمان نەخشاندومانە بۆ خۆمان لە نێوانی شۆڕشی شاخ و سیاسەتی شاردا ئایا ئەو کەسانەی پێیان دەگوترێت سیاسیەکانی کورد توانیویانە جیاوازی بکەن لە نێوان هەلومەرجی شاخ و شاردا کابرا کە لە شار لە ئەشکەوتێکا کار بەدەست بوو چوار پێشمەرگە لەبەردەستیا بوون ئێستا ژەروا زەنە بە عەقلێتەوە بیرەکاتەوە نازانێت کە دنیا گۆڕاوە ئەم شتێکی ترە وەکو کاک نەوشیروان هات سەردانی سەرکردەکانی بزوتنەوەی کرد و داوای لێکردن کە تێبگۆشین بۆ ئەوەی ئیدارەیەکی مەدەنی دابنین کە بەداخەوە نەگوێ لەو لە مەلاکانی بزوتنەوەش نەگیرا و ئەم شتە عەجیبە تشکیلدرا کە ئێستا هەمووان گیرمان خواردەوە دەسێەوە
لە دیدی بەندەوە لە زۆربەی حاڵەتەکاندا نەخێر ئێستاش نەک هەر بە هەمان عەقڵیەت و دنیابینی شاخەوە حکمڕانی دەکرێت بەڵکو دنیابینی و عەقڵیەتێک حکم دەکات پاوانخوازی تاکە کەسی و حکمی بنەماڵە و خێڵگەرایی و پەیوەندی ژێربەژێر و ململانەی براکان و شکاندنەوەی پەنجەکانی یەکدەست زاڵە بەسەر دەسەڵاتدا. ئایا ئەزمموی شاخ دەبێتە مایە دروستبوونی سیاسەتی پرۆفیشناڵ و شارەزا و سیاسەتکردن؟ هەر حزبێک کە خەباتی شاخی بوو بێت ئەبێ ئێستش دەسەڵاتی بەدەست بێت؟ ڕوونە ئەو قۆناغەی ناونراوە خەباتی شاخ خاوەنی کۆمەڵک تایبەتمەندیە کە جیایان دەکاتەوە لە قۆناغی شار وەک کەمی ژمارەی پێشمەرگە دیاریکراوی سنووری دەسەڵات وەکووتمان ئەشکەوتەکە و چوار پێشمەرگەکە ڕیزبەندی ئامانجەکانیان وەدەنکا و کاتە تەنیاوە دەرنانی داگیرکەر بوو لە کوردستانە بە زاهری بەڵام لە ژێرەوە چی بۆ خوازانێت کەمی داخوازیەکانی پێشمەرگە لە شۆڕش کە پێشمەرگەی تەنیا فیشەکوونانی هەبوایە هیچی تری ناویست بەڵام ئێستا 3 ملیۆن موچەیەتی هیچیش ناکات لە ماڵی شەو دانیشتووە هێشتا بە کەمیشی ئێزانێت بەهێزی گیانی گوێڕایاڵیکردن و قوربانیدان پێشمەرگەیەک ئامادە بوو گیانی خۆی بەختکە بەس لە پێناوی جێبەجێکردنی بڕیار و قسەی فەرمان دەکەوێت بەڵام ئایا ئێستا ئەم ڕۆحیەتە هەیە لە بەرامبەرەوە تایبەتمەندیەکانی قۆناغی شار هێندە زۆر و جیاوازن کە بەراوردکردنیان بە تایبەتمەندیەکانی قۆناغی شاخ خۆی لە خۆیدا کارێکی نالۆژیکیە بە نمونە زۆری ژمارەی شار و شارۆچکەکان و دانیشتوانەکەیە کاتێک کە تۆ ئیدارەی وڵاتێکەکەی جایەکە لەوەی مەسول مەفرەزەیەک بووبی لە شار ئێستا تۆ ئیدارەی شار و وڵاتەکەی پاراستنی سنوورەکان و دابینکردنی ئاسایش بەرزی سەقفی داخوازیەکان هونەری ئیدارەدان دابینکردنی بژێوی و موچە دابینکردنی کەشوهەوای لەبار بۆ ژانەوەی کرد و سێکتەرە جیاوازەکانی گەشت و گوزاری و ئابووری و تادوایی بەردەوامیدان بە پرۆسەمڕۆیەکانی وەک خوێندن و تەندروستی و خزمەتگوزاری بە کورتی ئایا حکمڕانانی کورد بیر لەم پرسیارە دەکەنەوە یان ئێستش بیر لە ململانەی ناشەریفانە و پاشقڵگرتن لە یەکتر دەکەنەوە؟ قسە بەناوبانگەکەی ملازم عومەر کاتێک کە مەسوولی مەکتەبی عەسکەری بووە و 2 ڕۆژ دوای ئینتیفاضە چووەتە سلێمانی بروسکەیەکی بۆ کاک نەوشیروان کردوێتەوە کە لەگەڵ کاک مەسعود ئەو کاتە سەرۆکی بەرەی کوردستانی بوون لە دەقی بروسکەکە تعبیرێکی عەجیبە کە ئەڵێت ئەو کاتە مەسوولی باوە خۆی بیخوێنمەوە ئەو کاتە مەسوولی مەکتەب عەسکەری بووە و لەلایەن بەرەی کوردستانی و کاک نەوشیروان و کاک مەسعودەوە ڕاست بێراوە سلێمانی ڕێک بخاتەوە دوای ئینتیفاضە تەنها 2 ڕۆژ دوای ئازادکردنی سلێمانی لە ڕاپەڕینی 92 و پاش ئەوەی دزی و ڕاوە ڕوت و پاشاگردانی خەڵک و هێزەکانی بینیوە لە بروسکەیەکدا بۆ کاک نەوشیروان نووسیوێتی هەموو شوێنەکان تاڵان کراون تا ئێستاش تاڵانی بەردەوام ئەگەر هێزێکی باش فریانەکەوێت سەیدەرە ناکرێت ئەمە دەقی بروسکەکەیە بۆیە دڵگران مەبە بە کاک نەوشیروان دەڵێت ئەگەر بڵێم وا بڕوات پەشیمانی لە دوای یعنی دوای 2 ڕۆژ لە ئینتیفاضە ملازم عومەر زانیوێتی کرد پەشیمانی لە دوایە چونکە وەکو بە نەزەریە جەبرگەرایەکە هاتین ئەو عیلەتانەی کە ئەم معلولەیان بەدێنە تازە لەدەست دەرچوون بۆمان ناگەڕێنەوە هەمومان نەزانی ئینتیفاضەکە بە بارێکی ترا بکەوتایە باشترین هەر بوو کە بۆ کورد ڕەقسە بەڵام ئایا سوودمان لێ وەرگرت بێگومان نەخێت بروسکەکە لە 92 کردوێتی ئەمە لە کاتێکدایە کە 3 ڕۆژ بەر لە ڕاپەڕین و 5 ڕۆژ بەر لە بەرواری ئەو بروسکەیە لە بروسکەیەکی تردا بۆ هەمان کەس نووسیوێتی پشتیوان بەخوا لە وڵاتی ئازادکراوی خۆمان لە دەتبینەوە ئەو ئاواتە لەکوێ و ئەو واقعی کە لە سلێمانیا دوای 2 ڕۆژ بینیوێتی چەند جیاواز بوون ئەو لە وێنای ئەوە لە وڵاتێکی ئازادکراوە یەکترە بینەوە بەڵام بە بینینی وەزعەکە ئەڵێت وا بڕوا پەشیمانی لە دوایە ئاکام و دەرەنجامی ئەم بابەتە ئەمەش بەشی چوارەم کۆتایی پێات من پوختەیەک لە بۆچوونەکەی خۆمە خەمە ڕوو کات بەجێڵم بۆ جەنابتان بە کورتی پوختی بڵێن لە ڕوانگەی ئەم تەرحەوە پێویستە کاری ڕێکخراوەیمان چڕ بکەینەوە سەرەتا لە هۆشیارکردنەوەی گەل و دواتر گۆڕینی استراتیژی سیاسەتکردنمانە بە شێوەیەک ئەو قەناعەتە بۆ خۆمان و بۆ دەسەڵاتە ناوەندەکانیش دروست بکەین کە ئێمە بەشێکی دانەبڕاوین لەم وڵاتانەی تیاندا دەژین و کار بکەین بۆ ئەوەی ببینەوە بە بەشێکی ئاسایی و متمانە پێکراو هەر یەکە و لە وڵاتی خۆماندا و دەست لەو خەونە شاعریە هەڵبگرین کە ناومان لێناوە دەوڵەتی کوردی و سربەخۆیی کوردستان و تا دوایی و دان بەو ڕاستێدا بنین کە تا ئێستا خراپمان کردووە و نەمانتوانیوە نە سیاسی بین و نە سیاسەتیش باش بکەین چونکە سیاسی پرۆفیشناڵ
خوێندن و ئەزمۆن و کار دروستی دەکات نەک خەباتی مزەیە. والسلام عليكم ورحمة الله. وزارة الدين یار کەسێ بەشداریەکە فەرموو. سڵاو لێ دەستان خۆش ببین نام عەبدوڵایە لە قەزای بازرگان هەواتوم ڕۆژنامەنووسی بە ڕۆژنامەی دەنگی کرێکار کە ڕۆژنامەیەکی بێلایەن و لەسەر تاسەری عراقان کارێکی لەسەر سیمینارەکە کۆمەڵە خاڵم نووسیوە بەڵێ لە کوی گشتی قسەکانم خاڵان چۆن ناتوانم جا بە دەربی جاڕم بۆم دەیشوێت توان من ئەو نووسی باشە لەسەر تیۆرەکە تەعاً قەناعەتی من بۆیە هەڕێم کردنەوە بدەیتە لەسەر خاڵەکانی پیاوەی کۆمەڵێ یعنی 50 کۆمەڵی بابەت هەیە جەبریە بۆ من لە کوردستان لەدایکم کەسێک لە سۆماڵ لەدایکە بێ کەسێک لە کەنەدا لەدایکە بێ من جەبریەوە وتری کەینەوە بۆ من لە بازار لەدایکم تۆ لە خوڕماڵە هەڵەبجا ئەیکێتە لە شوێنی تر ئەمە جەبریە یا بۆ من کوڕی مەلایەکە کەسێک کوڕی سیاسیەکە ئەمە من شتێکی جەبریە بە زۆر کەم بە خۆشی خۆماتم بۆیە ئەمە شتێکی اختیاریە وڵاستەکەم لە بوارە مەتۆرەکەشە هەروە بێت پەنجای اختیاری و پەنجای جەبریە بەس نەدەتوانین نەیت ها نەدەتوانین نەیت جەبرگەرایی بەڵێ ئەمجا من خۆم شەڕمان لە قەندیل بووم فەلسفەی ئاتۆم خوێندووە بە وردی کتێبەکانی هەمووی خوێندووە یەک شتێکی زۆر معقولی هەیە تەقا خۆم باوەڕم بە هیچ حیزبێک نییە لێ باشە باوەڕم بە کاری ڕێکخراوەیی هەیە بەوە هەیە بەڵام باوەڕم بە حیزبەتی نییە ئاپۆ بەسەوە گاڵێمە دوژمن چوار دەوڵەتی بۆ دروستکردووی طبعا ئەوەی تۆ ڕاستە وا دروستکراوین وا بەشکراوین کە ناتوانین زۆری نەبین لە خاکەکەیان بەڵام خۆیان دوێن بەکاری باش حکمی وڵاتەکە ببینێت بۆ منە ئەمە ئەگەرێکی بەهێزە لەوێ ئەگەر هەبێ واش نەبێ بەڵام ئەگەرە بەهێزەکەەوەی مەگەل لە 2004 لە 2005ەوە حکومڕانێکی باشمان کردیا لە کوردستانە دڵنام لە عێراقا زۆر بەهێز سەرکوت یعنی ئێمە چوار دەوڵەتمان بۆ دروستکراوە ئەڵقەم پێویستمان بۆ نییە دەوڵەت دروستکەین پێویستە حکومێن چوار دەوڵەتە بگرینە دەست بەکاری باش ئەمجا لەسەر مەسەلەی بەخت و شانس تۆ لێرەگە ئاماژە تۆ شانس و بەخت بوونی نییە بەڵام بە قەناعەتی من ئەوەی کە خوێن بێت مۆگەڕابێت برای من شانس وەتە ویستی خوا ئەوەی کە لە قورئانە تعیز من تشاء وتذل من تشاء بەڵێ هۆکار هەیە بەڵام هۆکارێک بۆ من کە ببم بە سەرکردەیەک لە وڵاتیا زۆر قورسترە لەوەی بۆ کوڕێک کە باوکی سەرکردەیە زۆر باشە ئەم نەخۆشی خەڵکوستانە بۆی گوازرێتەوە ئەمجا وەکو باسی ئەوەی بوومە ڕۆژشێر و ئاسکەکەت کرد من هەمووی بە قوربانی دەم بۆ من میلەتێکە زوڵمی لێکرد قوربانیە و حیزبێکیش حکومەتێکیش کە زوڵمی لەگەڵیشە قوربانیە و دوجار ئەوەی کە لە سەروی ئێمەشەوەی هێزی سێمە و لە ئەمریکا و ئەوروپا و پێوەڵەن نێودەوڵەتیەوەنەشە قوربانی چونکە ئەوانیش بەشێوەیەکی خراپ ناوەچێتە مێژوو تۆمارێکن و دوجار قوربانی قیامەتیشن ئەگەر باوەڕیشیان پێی نەبێت بەڕای من حیزبە کوردیەکان کە تۆ باسی کۆمەڵێکە کرێ باسی کۆمەڵە سەرکردت کرد بەڕای من حیزبێک بۆی باردەقمانیان گیان بەڕۆ لەبەرێ حیزبی خۆڕست نین ئەگەر بەسەردا حیزبی خۆڕست بوونایە دواتر پلانی نێودەوڵەتی و دەست و هاوکاری و سەرسەر دێت لەسەر حیزبێکی خۆڕست نین یعنی حیزبێک کە کورد دروستینەکان لە بەرژۆندی کوردان نابێ ئەوەی کە ئێستا لێرە بوون منە سیاسەتمان پێکراوە ئاتا ئەوەی کە بوون منە ئەوەی پارتی پێ ئەکرێ لەگەڵی منە تووشیا خۆی پێی نابێت بۆ وەکیلێک دانێ باش يعني بو كان دينك بو إيرانيش لداني جيتو هرمانش وهوكاري سركي من هوكاري سركي أما بناوشاري ونافروردي خلق فين وكتو باسكر لرابطو كومال سركدي سياسي هو كومال شاعر ونوسر وكوكي هو فرورده هو خوي فرورده هو ليس فرورده ماني يعني ويك هي ناوشاري خلق يعني خلق كلماتها دجي قندليه دجي دزيه دجي فساديه لبرو دجي نيه كاوش تخراب لبرو دجي تيجي خوي باش نيه دجي فساديه زوريني وسيد الدكتور عرفان هي عرفان مصطفى عليه وضعك كتشانا به زورينا يعني كتشانا يعني خلق باردوخ يكون شويه والبوي شانا كنت خاليشم اوي كتبات في المسألة رافعين طبعا اقسم لازم عمر يشتينا ايوا يسش رافعين بكريت اللي هو اخر تربيو خلقي زوري جا بكريت تناقش بيلاقي وشون بينا وبنك بنزي خانه ومطار لأنه وديك من دزدر شو شربيني على مجال دزدر شرب أنا والله دستان خوش بيو بيو بالدوام يسقط جابش بيو بالسريع الله نقدر إن شاء الله طبعا جبر قراءة واختياره كافر من بجبر لشمشم على دايقون ظلام باختيارات بازيان
بە اختیار هاتووی خۆت پێت وایە بە اختیار هاتووی لە دیدی سپینۆزاوە بۆت نەبوو نەیت ئەوە بەڵگەژەوەی کە هاتووی ئەنجا من باسی دیدی خۆم ناکەم ئەو نەزەری سپینۆزا بە کەستەوە بوو لەوانەیە خۆم لە زۆر شتا وەکو بڵێ دیوەڕام جیان لەگەڵیان چۆن ببینە زۆرینەوە حکم بگرینە دەست ئەو نەزەریەی عەبدوڵڵا جەلانم زۆر بەلاوە باشم ئەگەر ئێمە وامان بکردایە وەکو ئەوتی لە باتی دەوڵەتێک 4 دەوڵەتمان هەبوو ئەبووی نەزۆر ئەڵبەت من ئەگەر شەرحی نەزەریەکەم بکەم من ئەڵامەگە هۆشیاری وەکو لە پوختەکە وتۆمە هۆشیاری نێتەوەیمان هەبێت ئێمە ئەتوانین هەر وەکو چۆن مەسەلەن هەندێک وڵات و هەندێک گەل وا ئەکەن لە ڕێگەی ژنخوازیشەوە تەنانەت ئەچنە نام نەتەوەکانی تر ئەیان خۆیانی پێ زۆرەکەن خۆیانی پێ بەهێزەکەن بە هەمان شێوە مەسە من نمونی مامجار لێناوێت لە سلێمانی کە کاتێکە بوو بەسەرەوە کۆمار وەکو یەکێتی هەڵ نەبژێرە وەکو کورد هەڵ نەبژێرە وەکو مامجار وەکو کەسایەتی خۆی ئێمە ئەبێت نمونەی لەو بابەتە زۆر بکەین وەکو چۆن ئەومان هەبوو بۆ سەرۆک کۆمارێکی دیتمانەوێت بۆ فەرماندەی سوپا یەکێکمانەوێت بۆ سەرۆکی زانکۆ یەکێکمانەوێت بۆ ئیدارەی دەوڵەت ئایا ئەتوانینەوە نمونانە دروستکەین ئەگەر توانیمان بە تەکید ئەو کاتە ئێمە زمانی ئوموری وڵاتە گرین شانس و بەختەکە کە فەرمووت باوەڕپێنێ من باوەڕم پێ هەیە باسی نەزەری سپینۆزام کردووە لە دیدی ئەوە باوەڕێ بە و شتانی لێکدانەوەی ئەو بۆ ئەو شتانە عیلەت و معلولەکەی نەکشتیتر وایەوە حیزبەکان خۆڕەسەگرین هاوڕای لەگەڵ منە منیش وتم هەموو حیزبەکان ئامراز بوون بۆ سیاسەتی هەرێمایەتی نەک خۆیان خۆڕەسەگ ببنووی لەناو خۆی خۆیان هەڵقوڵاتن سوپاس بۆ بەشداریەکەت و مەمنون أم شوازك لحكمرانينا ولسياسينا ولتورش قباتنا ولهكيكنا أما وغير أول شيء شنها أزارنا رحكي وتر أخوي كان تاكي بردوام بالجيل ليش يسوي كسيشو داهت راس بعض كيلواني وكاري كمان أو برضو خلي كسبوا بس المانا ناوي بلي أمري واقع إن حكيكنا ولي وكاري ويظلم لواني بعضي كمان وكاري خوش من تابي والله خوي دوري جزء تجنا ده أجل عقب وكاري سيدي دوري على بحب سيدي هي على شورش عقل دوري كان مرة روسيا كان كسان أرزاق رأي قرين تسوى كان بنا مجيئكم فراسي أجر في نصيحة شورش هو أما في نصيحة شورش هو دوسي إلا إسا أزور ذا بعد أما حالقة جاب راسي وداري دمو ده عقد نسنجاني كل فيديو كنو عقاري شورش بشوي كتير ومن فيش ما أبد كويس شو نلاقي بدأ كذا برنامج كذا وقو حاولوا شواذ يعني شان سيدك ده بني الانتخاباتي شافوا شر لحالتها بتعبير منه ما دام قلت الشاوري مثلا بديل كات شان انتخاباتي بدون هالشاوري بديل كده مثلا بديل سووا فرضوا حالتي كل ما نسى شان هم خبر مش وروش أما كان شاوري وكم كان بالفتك بيتبرد سانو وحسولي ده ودي كما دام شاوري ده فتكين بوشي أما هو ما له يرن كور كايله بعد حالتها استعداد له تفتقوا الجنين بتوعي فمن فيه بالنسبة وقت كان لو حالتنا إذا حالتي برني وذكرتها إذا هو النظر الإعلان قراراتي كمان هسي تاجي الإعلاني خلط كردستان إيران زور بهستوى دائما دەستخۆش طبعا ئەم پرۆسێ بەخۆدا چوونەوە تەنیا ئەرکی حیزبەکان نییە لەوانەیە حیزبەکان لەبەرەوەی لە بەرژەوەندیانە هەوڵ بدەن خەڵک هەر بە احترامە بەرەو دەبەنگی بڕوات و بیر نەکاتەوە ئەرکی توێژی ڕۆشنبیر و بە ئاگایە کە هەر کەس لە تەرەفی خۆیەوە لانی کەم خۆی نەبێتە بەشێک لەو پرۆسە غەڵەتەی لەو تەکنیکە غەڵەتەی کە پێشتر ممارەسە کراوە سوپاس بۆ کەک عەتاب بۆ بەشداری توش من سبحان دەستخۆشی بۆ خلانیان کۆڕ و دەستخۆشی بۆ ماوەستار دەستخۆشی ماوەستەرای
شتێکی نێشتەوە کە بەکرێ بەڵام وەکو ڕخنەیەکی دروستکار هەنێک تێبینی لەسەر ئیدارەدانی ئەم کۆڕە هەبوو پێم شتێک ناونیشانێک نەبوو لە فرسەتان هەبووە سپێرزانی ناونیشانی بابەتەکە چیاوە لە ڕووی ئەپلیکێت و گشتکردنەوە دووەم باسەکە باسی کورد بۆ ئاڵای کوردستانی تیادا نەنرا بوو و سێم شتیش ئەوەی ئەمە یەکەم خاڵوایە کاتژمێر سێ و لە ڕۆژهێنیا کاتەکەی تۆزێ زوو بوو وابزانم ئەو وەکو تێبینیەکە گەر ئەو بینانە بە ڕۆحێکی هاوکاریانەوە لێم وەرگرتنەوە دەوانێک و ئێمەش وەکو ڕێکخراوی کەلتوری سیاسەمانە پێمان خۆشە کۆنتاکت و هەمانگیمان هەبێت ئەم جۆرە کۆڕانە بگوازینەوە و پشتیوان و هاوکارتان لە هەر جێگەیەکە کە ئێمە بتوانین دەسەڵات و ئیمکانیتمان هەبێت. سپاس. دەست خۆش بکەن سوبحان تێبینێکی کرد بەیانگینە تەواو منیش تەوەقعکردنی مرەکەبتر بەڕاستی بەتابەت ڕێکخراوە زانینی ئەلبەت ئامادەبیەی بەڕێزا من فرە چواچی سەر و تەوەقع منۆن وممنون اليوم بيتنا كأمانة دي الآن رنجي إدارة ذاك شيء ملاحظة مسرجه إن شاء الله ما دام يكم كراتي دعاتي بس بابا رحلة زاني فلسفي أنا ما نقدر رجعني شايف شو احتمال أنا أجدر رجل حتى الصور بلى ساسي ولادنا أمين بحرمة كريمة بحرمة كريم آلان وينعرفين فآلان ونحن بحرمة كريمة إيه آلان إما إنسان كما بحرمة كريم تساعد ولا كسبحان الله سوي وكل بس محتاجين بس ما خليك دشمن هذا صار كل شيء بمعنى تاني على كنا مثلا شيء وقت تريج وشو شيء وقت تريج مثلا والله يقول أنا بيه كنترول ما كرد هوا وفين كيف شيء وكاش مثلا كاتك سعادي أنا بكور ركادة تتري إن شاء الله رجاو شاكردي واروها كان بمارد اشتكى هي لسه إدارة دان اشتكى لسه وانت يجب برزو خلاف إدارة دان راسي أنا يتمتار مع الحقوق الشوار شوي شوار كسبين وزارة الجرائي تساعد أنا يوجد الجرائي جاء شوار الشيخية جاب الجرائي فيوانجي بكتوري نكتوى تقوي وأوي لدى صلاة معنا أوي دوم يعني فيوانجي بكتوري جغرافيا أوي جبري جغرافيا أمي قصة النيوان سنة توي دعوة سنة فهموا وصفوا خفوة كان يعني وكان يوم تجد رأي صعبة جغرافيا من سياسة نعم سياسة توي بيزي سياسة صعبة عن ذلك الأمن أجل توضيح الجلسة أوروبي كنت على كم أجل جبري جغرافي أمي قصة النيوان بون ولاتي أو سواتي أو ديوا ذكي كيوركا همان شار النسي السمانة أمير سنة ذكر أمير أوي كراسك البشي دوام جرنجانا نفسي كان راسك فودر باسكت من الجرو شار السيكولوجي كالسريانا وإما تموت عليه وكو نمونك كفات ينعدوا وكو شولك كقدموا كأين لشكو الناس يوما يأخذوا كوي كعيبان باسي كدوا همون دائرة الذكاء بين السري سروا وكو بربكي سيزير أي بين السري سروا لفرد الشكل لما لولا ريتو يتوقع همون دائرة أمبروسي دوباره كيلو بالبيتاي ميرجوي تبع سطفا بالرابط دومان حتى إستا أمبروسي دوباره كيلو همان أنجامان يعني كواتر إما شبه ديريا ونا أو يكونت هي برايمن أو يكون أمير حتى وكأستا إما هوشياري سياسي مان بدرجية قاتل هوشياري فرهنجي مان إما لأستي وكنا تويش دايج كراو ولا بشكراو بسكتوار دوتا تا إستا أو إلا سريد صلاتي كمانا وكتناب أماكن كتير جدي ندوسر السكان كأمي أعوات شوصانا وطبعا بشي كتير فيرندي بدوانام كذي كمانا بون منعني كتناوبات أو علاماني كذلك وفي لنا وفرهنجي أمي زور باتشان كردوا وكو نور بوشار دولة كان روناكيان هبوا بلام أويكا أمي هشتوت ولم دوخيا أوي براي مستائسة بشياري مان بم دوخي كومانية وهشتا إمناساني لنا وحوكي ميرخي كومانا چي مان ده تابو آرانسيه بروين دوباري ميرخي راوطي كومانا كينوا أنجامي تربتت يعني سپاس بۆ جەناب شت لەمای ئەخیرەوە دەست پێکەم دوای وەڵامی پرسیارەکە دەمەوە مەسەلەی ئەوەی کە
ئێمە بۆ وای من لە پوختەی بابەتەکە ئاماژەم پێ کرد بە نەزەری من و لێکۆڵنەوەی متەواضعانەی من خۆڕۆشن بیرکردن و بە ئاگاهاتنەوە بە چارەسەرزانم وەکو چیرۆکێکەیە ئەو لیژنەی کە ڕێکەوتنامەی لۆزانی نووسیوە یەکێ لە ئەندامانی لیژنەکە ئەمریکی بۆ کە چوونەتەوە گەڕانەتەوە ڕێکەوتنەکەیان خوێندنەوەتەوە بۆ سەری خۆیان وتوانە ئەی چارەنووسی کورتان چی لێ کرد ئەو ئەمریکیە وتوێتی کاکە من وا تێگەیشتم کورد گەلێکی بێهۆشن وەکو چۆن احترام بەخشراوێک شێتێک بە ئیسلاحی لازاڕی پێویستە کارەبای لێ بدەیت کوردیش ئەبێت کارەبای لێ بدەیت تا بێتەوە هۆشی خۆی لەبەرەوە گەلێکی بێهۆشن ئایا تا ئێستا هاتوونەتەوە هۆشی خۆمان بە نەزەری من نهاتووی لە ئیتر وەکوتم بە جەبری ئەو واقعی کە بە پێی نەزەریەکەی سپینۆزا کە کۆمەڵێک عیلەت بوونەتەوەی کە ئەمەمان لێ دەرچێکە ئێسایی بەڵام وەکو وتم جەلد و زاتیشە ڕاستە خۆمان نەکوتین بەڵام ئەوانەش خۆمان نەکوتین تا نابود بین لە خۆمان کە قەنەعەتمان بۆ دروست بێت کە هیچمان تیا بەسەر نییە ئەبێ ئەو بەشی ئەوە ڕەحیەت بێڵینەوە کە قابلی بوژاندنەوەی من بیر و باوەڕم وایە سە بۆ نمونە ئەم گفتوگۆیەک من لەگەڵ جەنابتانە کە ئەیکەم ئەگەر لە سەردەمی ئینتیفاضا ئەم جۆرە گفتوگویانە هەبوایە لەوانە بە ئینتیفاضا بە ئاراستەیەکی ترا بڕوان بەڵام ئەگەر هەر ئەم هەنگاوەشمان نابێت من بە ئەمەل و وەکو عەرە بەڵێ بە بەسیسێکی ئەمەلی ئەزانم کە لەوانەیە بتوانین بەرەو ڕووی بڕۆین بۆ پرسیارەکەش ئایا چارەنووس ئەگەر لە شوێنێکی تر خەلق بووینایە بێگومان نوعێکی ترە بووین بەڵام ئایا بۆ ئەتوانین ئەوە بێنینەوە وەکوتم بگەڕێنەوە بۆ بگبن و ئەو دابەشبوونەیە کە مرۆڤایەتی دابەشبوو بەسەر بۆی زەویان بە پارچێکی تر بکەوین ئایا ئەتوانین بیکەین ناتوانین تازە ئەمە یەکە ئەنجا لە شەرحی نەکاوتومە کە ئەم وڵاتانەی یا ئەم نەتەوانەی کە ئێمە دابەشین بەسەریانە جاری وای تەنیا لەوانە بێ کە یەک دەنگن کە نەیەڵن جارێکی تر کورد بێتەوە بە خاوەنی گیانی خۆی لە هیچی ترا یەک دەنگنی بەڵام جاری وای ئەران و عراق شەڕیان بوون لە گەرمەی شەڕی 8 ساڵە کاتێک کە هەر لێک هەڵەکەوت کە لەوانەیە کورد ئیسفادەی لێ بکە ئەوان ژێر بەژێر مخابەرەتەکانیان کۆبوونەوە ئەو هەلەیان لەبار خۆیان لە شەڕی 8 ساڵەی خوێناویە بوون بەڵام لەبەرەوەی ئەو هەلە لە کیسی کورد بدەن مخابەراتی وڵاتەکانیان کۆبوونەوە هەلەکەیان لەبار بەداخەوە ئەوە جەبری واقعە هەیە فەرمووە مەسا بالنسبة للبستان أو الجناب عمجد عني ذلك في وغاتي كل شهر سنة دارش كيان كل بقى جوربية كيان والله ما يعني تانشن بس هنقامش عندين لك يعني كهزيو كل جوات كل شهر سكر ولا هنقامش عندين شيء بارم هل كان ذيك عالي بهيزي بيجا كل شهر شوفنا طبعا هذا كبهيزي بين عامل الاشتراكات ومش كل الاشتراكات اللي بترجع هي قضية يصير كان حاليا ضروري اليوم مصايباني كحلية وهن كمثلا وظيفة يبدو وكان شيء بزرني بالنسبة سپاس مامسامة بالنسبة بالنسبة تو أنا كإيجالي ديدگاشا بيه مشينا طبعا دوي نظرية يوشان كسياسة ولاده قدش بكردي يوشان هدنا نتوكل رقص برسني برابر بكردي بينما هذا شورش الجناية كل شيء كاحتمال هيك كاس توقع عن هجنة كردبو أيوة بتشاك ساكة دجو ما فك النتوائج كردي بك هجورة دان نريو هجورة ما في نتوائج بيكون تو إناي منفعنا بتيلي وانا الجيوي فلام عمادني قلة 10 مليون كسي دوا ما فوش كرو إنا أنا ما بيبر وزوك نخير نتوائج ناكو نتوائج أنا هرجورة جد جاهتي في كرديان آیا چهار سرکش چشا اما چی بیانی بچه بازلا و برما ترسا اینا موضوع کن کچنی آیا رسمیه تامی طبیعی کلمه ویانا بالنسبه تو أنا دید چشا به چهار سری واقعیه من متواضع ترنا چانی کتاو رأیم بو قسم بو چه موضوع أنا شو كان معادله و نو دولتين پیوندیش با سیاست أمریکا و مغازله بین ایرانی و أمریکایی ناو چکنه نتیجه ای چیو که اما برش ماشین ازمونی کردی بیان بصحیح و بداخل برو خرابترش بلو اما دوارنا قل نجاتش بوجه کیشکی عرس میشه بله ما سعی خوش به
نایب بوو دەستگان کۆت سپاس بۆمان لە باڵێن مولەخەسی مۆزوعەکەیە بە کورت لایەوەی ئێمە بتوانین باش بین هاوڵاتێکی باش بین بۆی ئەو وێنایە خراپەی خۆمان دروستمان کردووە بە ئەوانی پیشیان بین بۆی ئەوان قبوڵمان ئێمە تەنانەت ئەگەر طبعا ئەمە ڕای گەڕێزە لێرە بەرامبەر ڕای کاک عیرفان دابنێ کاک عیرفان سەفا پێی وایە مشکلەکە لە شوێنێکی بە بۆچوونی ئەو ئەڵەیە تەنانەت ئەگەر ئێمە هاوڵاتێکی باش بین ئەوان هەر ناتوان قبوڵمان کرد بە خەلەلەکە تەنان لەوانیشانە لە سیستەمی بینایی دەوڵەتایە دەوڵەتی مۆدێرن باشە من هاوڵاتێکی باشە بووم بەڵام کوردم با کوردی قسە سیستەمی نوێی دامەزرانی دەوڵەتی مۆدێرن داوە یەک زمانە يعني من چی بکەم من مەحوی خۆم بکەم وەکو ئینسان وەکو نەتەوە يعني لە خۆم بسە طبعا پێشنیارەکەی جەنابیش چۆرەکەکە هەرنێن بە پەنجەرەکە و خۆمان بکوژین ئەوەش لەلایەکەوەکە منطقیە زۆر بەڵام لەو لاشەوە ئەمە هەیە يعني سیستەمی بیناکردنی دەوڵەتی مۆدێرن سیستەمێکە لەسەر ئەساسی کاعیفانەڵە یەک ڕەنگی داڕەشراوە یەک ڕەنگیش لەناو ئەم هەموو ڕەنگانە نابێت من سپاس بۆ جەنابێت بۆ بەشداریەکەت ئەلبەت لە احترامێ بۆ ڕێیەی کاک دکتۆر عیرفان بۆ چۆنی خۆیەتی و ئەو وای ئەبینێ بەس من ناڵێم یانی ئۆتۆماتیکی بەرگێکدا بکەنەوە بەرگێکی ترکەرە بەرە یان لاپەڕێکەوەڵی بدەرەوە ئەگە بە 100 ساڵ خەباتی سیاسی ئەم وێنە ناشیرینەمان خولقان دەبێت بە تەسەوری من بە 200 ساڵ خەباتی مەدەنی فەرەنگی اینجا ئەتوانین شوێنەواری ئەم 100 ساڵە بسڕینەوە نەک ئەوەی لە بین عەشیەتی وەضحاها وەکو عەرە بەڵێت مەسەلەکە بگۆڕێ بڵێن ئێمە کاکەوە عەلام هەڵکەین سیاسەتمان گۆڕی و باوەڕمان پێ بکەن باوەڕمان پێ ناکەنەوە بەڵام ئەبێ خۆ ئەو خەباتە درێژخانە هەر ڕۆژێک دەستی پێ بکەین ئەمە یەک دووەم وەکو استراتیج ئەمە تەبەنی بکەین کە ئێمە گەلێکین لەناو ئەم وڵاتانە دابەش کراوین بە دوای هەلێکا بگەڕین ئەگە ئەم نەخشە سیاسیەمان گۆڕین من لە سلێمانی نمونەی ئەوە مێنایەوە ئەو بابەتانەی کە پێشکەش کرا لەبارەی لۆزانەوە لە یادی 100 ساڵەی لۆزانە زۆر قسە کرا لە خەبات گێڕ و سیاسیەکانی هەر جوار پارچەی کوردستان لەبارەی لۆزانەوە من بە تەسەوری خۆم دوو تێزم بەلاوە جوان بوو کە باسییان لەوە ئەکرد کە باشترین وەکو بڵێ قسە لەبارەی ڕێکەوتنامەی لۆزانەوەی ئەوەیە کە بگەڕێین درزێک لە ڕێکەوتنامەی لۆزانە بدۆزینەوە ئێمە لێەوە بچینە ژوورەوە هەمواری لۆزان بکەینەوە ئەناگەر خۆ لۆزان تاریخێکی نییە ئەکسپایر بێ بڵێ لەوانە ئەکسپایرە بێ هەڵەوەشێتەوە تازە هەڵ ناوەشێتەوە وە بە ئیتفاقەیەکی گردردونی بەڵام چ درز و کەلێن یەگەی ئێمە لەوێەوە بچینە ناوی و قسە لەسەر مافەکانی ئەگەر لۆزان ئێمە دەوڵەتمان دەدەستات لە لۆزانەوە ئەگەر دەوڵەتمان هەبوایە ئێمە ینی نەتەوەیەکی بەخدار بوون یان نەتەوەیەک بوون کەم مەشاکیل و ئەم گرفتانەی کە هەیە ئێستا نەمان مەرج نییە وەکوتم وەکو قسەکە کە ئەڵێ بەس نەبوو ڕێساندن سیانوانە خراپتر بووین بەڵام قسە لەسەر ئەم واقعاکەین کە ئێستایا ئەژین بە لێکدانەوەی زۆربەی لێکۆڵەرەکان هۆکاری سەرەکی نەبوونی دەوڵەت ئەگەر دەوڵەتمانە وایە لەوانە ئەبوو بتوانین ئاراستەکان وەکو وتمان معلولەکان بە شێوازێکی تر بکەونەوە عیلەتی سەرەکی نەبوونی دەوڵەت کە لە بەشی دووەمە لەو عیلەتانەیە کە لەوانەیە دەستمان پێ ڕابگە ڕۆژێک لە ڕۆژان ئەو هەلەمان بۆ بڕاستێت بەڵام تا ئەڕەخسێت حەل چییە بە قەنەعەت و بە دیدی ئەم لێکۆڵنەوە ئەوەیە کە تسلیمی ئەمری واقعبی نەک بە معنای شکست و ئاش بەتاڵ و ڕۆژنەوە بەڵام دان بەو واقعات من کردیانەژی ئێسێمە دانی پێداێت عێراقین لە عێراقا ئەژین جنسی عێراقی لە بە بەڵام ئەڵێ عێراقینین کرد ئێرانی ئەڵێ ئێرانینن تورکی ئەی چیت کات بەڵام خۆ بە واقعەت و خەڵکی ئەو وڵاتی بەڵێ بەڵێ مامۆستا بەردار دەستۆشی کرد پێ مامۆستا جایی مامۆستا گیانوەڵامە دوێ سەرنجێنە یەکەم سەلمانی و بوون و کوردی کەوتیش ئالیکە دەسەرمیان سەرجەنان دواتیان کەوتیش ناتا پارچە پارچە بێەوە یان کەوتیش نا یاگەتر و تاقیکان يعني أجر من دوّتهم بو جاكل تورم هاي إذا جافر هنگم هنيان كوني كنا شيء تيجي نا سنجي كم سنجي دوم
بەوەچون من نمونە ئاکتۆ نمونەوە نەگونجاوە پێی قەیلەتەکە و ئانی کەسی وەزای باسی جێبەرگەرایی کرد نمونە وەرگەکەی ئانە بە ئی وەرگە هیچ اختیاریش نییە چەند وەرو ئاینە بەرپرسیارە نەتاوانبارە تو هەر بەرپرسیار کرد وەرگەکە نەتاوانبارە شوانەکەی چیش شووە شوانەکە جیاوازە شوانەکە جیاوازە بەڵام وەرگەکە پسەوێت وەرگەکە هیچ بەرپرسیار نییە بێجگەم ئاشیوازش یانی بەتاوە جێورەتر بەجیوا مەژیۆ من چین و جەوی لە ئیجا ئاجەم لێ جا کردوە بام چین و نەتوانم نمونەوە کە ڕۆژدا چین و جەو ژەنەکەی منە وەدەستانە زیانێ لەبی منە یێڵارە ئینە من اختیارمان تاوێنان نەبی بەڵام وەرگەکە نا هەر شمانەی ئەمە تاوە سویتەر نانی سویتەر ڕای دەرشێنە وەرە پێی منەی شۆ شمانەی کرد وە پاسش قوتیان بڕو ئانەی کە بەرپرسیار و ئانەی کە اختیار ئانەی کە بەرپرسیاران کە اختیارشن وەرگە اختیاری دەرشێنە یعنی نمونەکەس کرد این نمونه مبوغ نمی‌ود الإنساني يعني بونەوە لە جیاوازە کاتگۆریە جیاوازش نایەگەن من سوپاس پێ بەشداریەکە دەرفەت نەبێت جیاوازی و پەی و مزایقە و وەختی جیاوازی بین و دیدگاکەی چێوە سەرگیرۆ کە خوددا باوەڕەکەی باوەڕشا پاسن کە مرۆڤ بە جیاجە گردون گر مسەیرە ئێتر بە وەرگەکە و بە لافاوەکە و بە دار و بەردۆ کرد هیچ اختیارێشان نییە بەڵام مرۆڤ لێگردونینێ بە باوەڕ و خوددا باوەڕەکە خاوەن و اختیاری و ئیرادەی بەڵام بە دید و سپینۆزای نا مرۆڤیج ئەگەر بەشێک گولانێج بوو یا بەشێک کاریگەر بوو دوجار هەر بەشێنجە گردونی یا مخەیرە یا مسەیرە ئەگە مخەیرە گردونی مخەیرە ئەگە مسەیرە مرۆڤیش زمن شانە مسەیرە بەدی من دید و سپینۆزای عرض کردم ئەناوێ بسە خوددا باوەڕێەوە ڕەنگە بیرۆبۆچونم جیاواز بەژێ سپینۆزای بەڵام کە نەزەرێکەوە سپینۆزای شەڕاکرد و مەجبورەنە وەرانەی نەزەرێکەوەی بسەوەی ژیاون و مەجبورەنە نمونونەکە ئاوی زۆر ڕۆی اینجا بە نسبەتوانەوە کە وەرگەکە تەسەورتۆنە بەرپرسیار نییە ێسەواتم بە دیدە مەنتەقەکەی شوانەکە چیش خوشو ئەگەر ئا بەرپرسیار نییە دمارە کۆڵەکە چیر و فەرشەکەی نەکەت و ورژمەوە و ماتشکردن و اینا سوور ڕومت بوونینە و هیچ زەرەرێوەژیا تۆ چی کوشیش بس بەڵام کێ زەحیان دمارە کۆڵەکەت مەجار زەحیان چیر و چ نەزەریەوە زەحیان چیر و جەبرگرایەنە کە عقلێت و تۆ نوعیوانێن دژمن تا ئەشۆ کوشش خۆ نەتۆ نەدمارە کۆڵەکە هیچ دەخلێتانی ئاچین بەڵام هەر ئەشۆ کوشیش سپاس بۆ بەشداریت و مەمنون إسرائيل شي كاواش دۆز و جوولەکەکە کە حکوومەتی تۆتالیتاریزم هیتلەر ئانەش بەرامبەر بەکردی چی تاواش ئیسرائیل ئی دۆز و جوولەکە پاسە پەنەکەوە پێی دەوڵەت پێوەش سوودشەنەوەگیر هانە ئارنێتە فەیلسوفی ئەڵمانیا بەڵاس ڕەگەز جوولەکی تیۆریەش هەنێ سەبارەتانێ ئێمە ئەگەر شارەزایی بوو تا چن لە تاوێجە تیۆریەکە هانە ئارنێتی سوود بگێمی پێیانە ئێمەج ئەگەر بیبێن بە دەوڵەت یان ئێمە تیۆریە ماگەنی دەسەوەش بۆ سوپاس پێ بەشداریەکەی من وەش حاڵە نابی بەشداری گفتوگوها بەڕاستی یاگەکات تەرینە بەداخەوە هەست و ڕەگەزپەرستی ئەنە قورس بێ مەسەلەن من تۆمەتبار کردنی پانەی کە تۆ مەی مداهانە و مساوامە کردی پێی عەرەبی و فارسی و تورکی گەرەکتە تەسلیمی شەوی بەڵام چێگەوێن و مناقەشەی فەلسەفیم چنی کردی من مەمنون تانا سوپاس بێ بەشداریەکە بەنسبەت و تێز و هانێ ئارێزیەوە تەبعاً ئال و غەیر و ئایەکی ئێمە تاوامەی ئیسفادە تێز و دید و دەیان فەیلسوفاتەری کرد کە گونجاسێنی دۆزەکەین و من نمونەم ناردەوە بەداخەوە مەجال نەبی ئەگەر گەرەکما بۆ خەباتی مەدەنی کەرمی ڕەنگە یۆ چا جۆرە خەباتە پەی واڕای نەخشە سیاسیە ئانە بوو لۆبی کوردی جەبەرۆ خەبات کرد و پەی ئەشناسای قەزیە کوردی بسە قەزیەوە ئینسانیە و پەی زاڵمی این نەخشە سیاسیەیە کە حاکمە ملو منطقەکەیە ئەنەش گونجۆ یۆ بۆ جۆرەکە خەبات کردی ڕەنگە جوولەکەکی چایە سەرکەوتووە بێ باکە سەرچاوە دارایی شاگیرتن دارایی ینی شادەمار و سیاسەتی جەڕا و دارایی و تاوانشە تەحەکوم کەرا بە سیاسەتی نێودەوڵەتیە و جەبەرژەوەندی وێشە ئاکیان شەپەنە دروستکەرا کە ئیسانشە و گرد و عەرەبی و موسڵمانی وەشە تەرسۆ ئێمەج ئایا تاوامێت لۆبیەوە چانە دروستکردنی کە بەرۆ کاریگەر بۆ سەر و ڕێی کۆمەلگای نێودەوڵەتی جارێتر پێداچوونەوە بە نەخشەی سیاسیا کردی و یا لانی کەم ماف و
نەتەوەیەکەی نەچی چوار وڵاتانە پێسا وڵاتیەوە سروشتی مامەڵاشتنی کردو من ئینا ناچەنی بۆ چوونەکە ئانەیۆم جە جوارەکە خەباتی وەچێ چۆ من بە فرسەتش زان و مەسەلەی سۆرانی وەورانیەکەی کە ئەوڵە مناقەشەی بەسیتش سەر دروست بی و فرەوجارش مناقەشەش کردن من ئی حاڵەتە چی قاعانەوینوش فرە سروشتی ئاو برا واڵە سۆرانیەکە ئینە چێگە مافوەشانە بە سۆرانی قسێکەرە بە سۆرانی پرسیارەکەرە من هیچ پسە هەورانیە مافووما بە هەورانی جوابدەوە نە من مافوو ئای وەرو نە ئا مافوو من وەرەوە هەردوویما بە تەبیعی تۆ بە سۆرانی پرسیارەکەرە من بە هەورانی جوابمەوە من بە هەورانی قسێکەر و تۆ بە سۆرانی جواب دۆ ئینە جوانی ئێمە جوانی ئی مەنتیقەیما ئینە ئاچینێن ڕجاکەر و با پارێزەوێش نە سۆرانیەکە حەساسیەتش پانێ بۆ کەی و بە هەورانی قسێکەرەوە ناوەرانیەکە حەساسیەتش بۆ بە سۆرانی قسێکەرەوە ئێمە گردما یۆنمی دماجاری جێک چارە نووسشەمە ڕوان ناکەرەوە بەمێدەوارە نالانی کەم ئێمە یاومێن یۆترینی ئەگە کابرا سلێمانە من سلێمانەی هۆڵ و شەهید ئازادۆرانی کە بابەتەکەم پێشکەش کرد مەشار و شەرچیان تاپەنەم واتی بەهۆ کەڕەواڵەیی شمۆ هەرپی تعبیرە من مەتەوە بابەتەکەی بە هەورانی پێشکەش کرد چونکە مەیاو لێوەبی ئینە نقطە زعفی ناگە عەرەبێەوە بێ بە شانازیەوە بە زمانەکە وەش قسێکەرێ فارسیەوە بێ تورکیەوە بێ شمە مەجبوری بێندێ ئەگەر ناوێندشەنە تەرجەمە تا عارض بەڵام چی ڕامەیەتی کە من بە هەورانی قسەی کرد و وەرانە کە مەیاو دێ هەوڵی دێدی یاو دێ یەک دوێشە تەبان هەر پێشە سان و ئافرین دە زۆرش حەقیقەت ڕازماچ ئێمە چی منتیقەنەی مشکلەمە یان ڕجا کرد و با نەکەرمێش بە مشکلە پەیوێمە بەتایبەتی نیمە کە ڕۆشنبیرین نیمە کە دیدگامە جیاوازەجێ ڕەگەز پەرستی و ئیجۆرە چێوە ئێمە براواڵە و یۆترینین مێ بە یۆترین یۆ جوانین مێ ئومێدەوارین مێ پانەی با حاڵەتێ من مێ بوو ئینشاءالله خۆتەمان سۆرانەکەی ئەوانە دەستان خۆش بێ بەڕێزان داوای لێبوردنەکەین ئامادەکاریەکان بەپێی پێویست نەبوو کاتەکەش زۆر بوو بەڵام بابەتێکی گەرمگوڕ و باش بوو بۆ بەرداریەکی باش هەبوو دەستان خۆش بێ و سپاسانەکەم لێرەیە کۆتایی بە قوڕەکەی دماجار بۆش حاڵ یا بەگەر